يا الله. بسم الله. السلام عليكم. عليكم السلام. بناوي خوي بخشن دي مهربان جوانترين سلاوتان لبيت بينرا عزيزو خوشويستكاني بروغرامي گوڵستان لە هەرجەیەک بینەر و بیسەری ئێمن جوانترین سلااوان لێبێت خۆشحاڵین لە ئێوارەیەکی دیکەی مانگی پیرۆزی ڕەمەزان لە نۆهەمین ئێوارەی مانگی ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە هیوادارین نوێژ و ڕۆژ و تاعەت و زیکر و قورئان خوێندنی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بە تایبەت ئەم ڕۆژمان خۆی پەروەردگار بە باشترین شێوە لێ قوبوڵ بفەرمێت هەروەها ئەو ڕۆژانەی کەماوە تەمەنمان پێ بدات ئینشاءالله بتوانین لە خزمەت فەڕ و بەرەکەتی مانگی پیرۆزی ڕەمەزان دابین. مامۆستای بەڕێز سڵای خوا لەبێت. سڵای خوا جناب کاک دانەجان. باشی برا دەنگ و باسان تەندروستی و شکر باشی لەگەڵ ڕۆژوە ئەوە نۆ ڕۆژ ینی ئەگەر بین بێ ئەنیگە سیژ بێ تقریبا یەک لە سەرسەی وا خەریکی تر وانە تەواو بێ ئینشاءالله هەرچەند ئەوسا تەعبیرێکی ناو کوردەواری خۆمان هەبووی وا خەریک قاچی کێپەڕێ ئێمە بەخۆ لە شەڕانیە تۆ لەگەڵ ڕەمەزان مەهەنگێک خۆشەویستان ڕۆژەکانی فێنکە و کورتیشە نەکوەرە نەک فێنک لە هەندێ ناوچە شەوەکانیشی فێنکترە و ئەوە هەژبازی بک لەوەت لە هەندێ ناوچە ساردیش بەڵە بەڵە لەخوا بزانە الحەمدولله فەسڵەکەی هەر زۆر خۆشم خوا بزانێ. خۆشەویستان هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورە بڕژێ بەسەریەوەی ئاز و خۆشەویستە ئینشاءالله ئەم ئێوارانەی کە ئێمە دەسەکەین بە بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام هەموو کاتێک نزابێ بۆ ئێوەی ئاز و خۆشەویست دوعای ئێمە بێت بۆ ئێوەی ئاز و خۆشەویست کە لە هەموو مشکلە و ناڕەحەتیەکان خۆی گەورە ڕزگارتان کات کێشە خێزانیەکان نەهێڵێ یا رب العالمین هەر کەسێ دڵتەنگیەکی هەیە بێتاقەتیەکی هەیە مشکلەیەکی هەیە لەگەڵ هاوسەریا لەگەڵ کەسێکا لەگەڵ هەر کەسێکە یا ڕەبی خوایە ئەو کێشە و مشکلانەی بۆ مەحەفکەرەوە یا ئیلاهە العالەمین نەیهێڵیت و سەربەرزی دنیا و قیامەتیان کە ئینشاءالله. خۆشەویستان ئێمە طبعا هەموو ڕۆژێک ئێمە پرۆگرامێکی تایبەتمان هەیە حەزەکەم براز و خۆشەویستم کاکدانا ئاماژەیە بە پرۆگرامەکەمان بکات. مامۆستا ئەمڕۆ ئێمە هەروەکو ڕۆژانی دیکە سێ تەوەرمان هەیە بەڵام سێ تەوەری جیاواز سێ میوانی جیاواز سێ بابەتی جیاواز. یەکەمیان خۆ دەزانی مانگی پیرۆزی ڕەمەزان چەندین پەیامی هەڵگرتووە لەگەڵ خۆیان ینی چۆن ئێستا بەرنامەکە ئێمە ناوی گوڵستانە ینی چەندین گوڵ لە گوڵێک لە دوان لە سیان زیاتروانیان مانگی پیرۆزی ڕەمەزانیش بەو فەڕ و بەرەکەتەی هەیەی چەندین مەعنا و مەغزای تایبەت بەخۆی پەیامی تایبەت بەخۆی هەڵگرتووە. جا ئێمە ئەمڕۆ لەسەر پەیامە پەروەردەیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان قساکەین لەگەڵ کەسێکی شارەزا و بانخواز و کەسێکی شارەزان لەم بوارەیە بزانین ڕەمەزان لە ڕووی پەروەردەی و ئێمە چۆن بتوانین لە قوتابخانەی ڕەمەزان لە ڕووی پەروەردەی و لی دەرچین بە باشترین شێواز. خۆزانی ڕۆژوگرتن هەر برسێتی و توێنێتیکردنی وانە کۆمەڵێک دەرسە کۆمەڵێک ئادابە ئەبێ ئێمە فێریان ببین ئەم سی ڕۆژەمان تێپەڕانە بە فێریان بوو بێتین بەڕاستی. لە تەوەری دووەمماندا مامۆستا هەموو ڕۆژێک باس لە پیشە و ڕەمەزانەکەین پیشەوەرێک کەسێکگەنین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئیشەکە وەک ئاماژەمان پێکەگەر ئەمساڵ ڕۆژەکەی کورت و فێنک و یا با بڵێن ساردە بەڵام خۆ ڕەمەزانەکانی دیکە ڕۆژگاری درێژ و گەرمی جوانیە زانین پیشەوەران لەگەڵ ڕۆژوات چۆن یەکێک لە خاڵە جوانەکانی ئەم تەوەری ئێمە تەوەری دووهەممان ئەوەیە کاکدانا چەند خۆش ئێمە خوێندنەوەی خەڵک یعنی ئەو خەڵکی کە ئیش و کارەکە و خەڵکی کە زۆر جار لە تەلەڤیزیۆنەکانە دەرناکەون ئێمە لە بەرنامەی گوڵستان لە ئێوارانی ڕەمەزانە خۆزگەمان توانی بەڕاستی ژمارەیەکی هێچکار زۆرمان کۆب کردایەتەوە لە ستۆدیۆی قسەمان لەگەڵاوکردن من زۆر مرتاحم لە خزمەتیانە. ئێمە لەگەڵ پیشەوەرێک قساکەین مامۆستا ئەویش نانەوایە خۆ دەزانی نانەوە لەبەر ئەو تەنور و وانە ئەو گەرمیە تەرتیباتە هەمیشە هاوینە لەوێ هەمیشە هاوینە لەوێت تەنانەت ئینسان گەرمی زووتریش و زیاتریش تێنەوەوانە حوسەڵێشی ئەوێوانە لەگەڵ پیشەوەرە قساکەم زانین انشاءالله باس لە چیەکات. لە تەوەری سێم و کۆتایی پرۆگرامەکە مامۆستا باس لە تەمەن بابەتێکی تەندروستیە باز لە شێوازی سەلامەتی هەڵگرتنی خۆراکەکەین. خۆراک چەند گرنگە ئامادەکردنی ئەوەندە و زیاتریش شێوازی هەڵگرتنەکەی چکە تۆ بە سەلامەتی ئامادەیەکی خواردنێکی باش و فرێش بێ بەس ڕێگەی هەڵگرتنەکەی ڕێگەیەکی تەندروست و سەلامەت نەبێت دوجار کە بەکارە دەنایە تووشی زیانتر ئەمیش بە میوانداری دکتۆرێکی شارەزا لە بوارەیە باس لەم بابەتەشەکەی انشاءالله وێ ڕایەوەی کە
بزانین شێفیش چی ئامادە کردووە. حەزەکەی لێرە بە قسێکی لەگەڵاتین شێف دیار سڵای خوارد لەبێ سڵای خوا لە دووتان خارجنا بە شێف دیارگەن زۆر سپاس دەکەم. شێف دیار ئەمڕۆ چیت بۆ بینەرەکان ئامادە کردووە؟ بەڵێ ئەمڕۆ زەڵاتەیەکمانەیە زەڵاتەی زەیتونە بە هەنار و بە تەماتە و بە تەڕەپیاز دروستەکرێت. ئەیبوت لەگەڵ ئەوەیە تۆ زەمایکەکەش بەرز ناکەیت تۆ زۆر داوەزیەوە دەخوارەوە بۆی کە سەوت دوێنێ شەروا بوو دیارە خۆی ناگرێ خۆی ناگرێت خەی ناکە دەبەرداوام زەیتونی لێ بە خۆی ناگرێت پێی نەگرتووە ناوازی لە بێنە. ئێمە ئەو زەڵاتەیەمان هەیە باشە و لەگەڵەوەشە شۆربایەکمان هەیە شۆربای برنجی خڕ لەگەڵ بە گەرمە شامیەکرێت بە جاترە و بە پۆلبیبەرەکرێ و جا برنجەکەشمان برنجی دۆرفیسیە ئەوە چەند ڕۆژێکە ئەمە برنجی خڕ بەکارهێنین ئەمڕۆ بە پێویستم بزانی بە شۆربا بیکەین بەو شێوازە. بەڵێ هەرچەنە پزیشکەکان کاک شێخ بەڵێ کاک شێف دیار ینی زۆر جار باز لەواکەن ئەوانی کە قەڵەون ئێمە باز لەوانی کە قەڵەوەکەین ینی ئەگەر بیانێ برنج خۆ نابێت برنجی خڕ یا برنجی کوردی خۆنجکە بەهای خۆراکێکی و کالۆریەکەی و کاربۆیدراتەکەی زۆر زۆر زیاترە وەک لە برنجی درێژ ئەمە بۆ یەکێکە کە قەڵەو نەبێت نێ کێش داوەزەوانی برنجی چیە لێدانی بۆ من تۆزە قەڵەین لاچێ ئارەوەڵا ئەی بۆ خۆی منی شەر بەشی خۆی زەڵاتەکەمان چییە؟ زەڵاتەکەمان ناڵم بە زەیتونەکرێت زەیتون بە هەنار و تەماتە و تەڕەپیازەکرێت لەگەڵ دۆشای تەماتێ بەڵام تۆزەوە سوورەکرێتەوە تەڕەپیاس بەڵێ زەڵاتێکی جوان ئاماداکەین و پێشم خۆش هەر میوەیەکیش بڕازێنینەوە زۆر باشە بەڵێ دەست و چاو خۆش خۆش ئەوان لە درێژەی پرۆگرامەکە جارە دووجارێکە دێنەوە لاتی خزمەتانە کاک شێخ ڕۆژانە جەنابێت بابەتێکی ئیمانی یان بابەتێک سەر ژیان نامەی یەکێک لە خەلیفەکانی ڕاشیدین یان هەوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمڕۆ ئەتوێت چی بۆ ئێمە بۆ بینەر و سەرباز؟ وەڵاهی ئەمڕۆ حەزم کرد بچینە خزمەت بەشێک لە تابعینیش باس بکەین. تابعین ئەوانن کە سەحابەی پێغەمبەریان بینیوە صلی الله علیه وسلم بە خزمەتی پێغەمبەری خوا نەگەیشتون صلی الله علیه وسلم. یەکێک لەو تابعینانە کە باسێکین ئەمڕۆ چەند هەڵوێستێکی زۆر جوانی باسەکەین کە ئەویش سالمی کوڕی عەبدوڵڵای کوڕی حەزرەتی عومەرە کە یەکێکە لە نۆ فەقیهەکەی مەدینە زۆر بەڵێ فەقیهێکی گەورە بۆ باوکیشی هەر مەدرسەی فقیه هەبوو کە عەبدوڵڵای کوڕی حەزرەتی عومەرە. جا حەزەکەم پێشەوە بەڵێم کاتێکە سەیری حەزرەتی عومەرەکەیت ئەو پیاوە زۆر بەخیرەتە زۆر ئازا جنگاوەرێکی عەجیب بووە. عەبدوڵڵای کوڕی سیفاتی لە باوکی نەچووە لە ڕووی زوو هەڵچوون و تووڕەبوون و حەماسەتگرتنەوە بەو جۆرە نەبوو. عەبدوڵڵای کوڕی زۆر هێمن بووە. سالمیش هەر بە هەمان شێوە بووە. جا سالم طبعا عەبدوڵڵای کوڕی ساڵێ پێش باوکی موسڵمان بووە. حەزرەتی عومەر بەڵێ سالم مناڵ بووە لە مەکەیە موسڵمان بووە. حەزرەتی عومەر کە موسڵمانە بێچێتەوە ماڵەوەڵێ یەڵا هەمووتان وەرن خی گەورە ئەم دینی ناردو پێغەمبەری خۆی ناردو صلی الله علیه وسلم دعوەتانەکەم بۆ ئیسلام و مسلمان بن. عەبدوڵڵا باوکە وەڵی من یەک ساڵە مسلمان ئەی تۆ چۆن قبوڵ کردو من ئەوە لە ساڵا بمردمە ئەچوومە ئاگری جەهەنەمەوە چۆن قبوڵ کردو کە من تی باوکە نەمێراوە پێ وڵە یعنی هین بووە زۆر جەربەزە بۆ حەزرەتی عومەر. عەبدوڵڵا خاوەنی صفاتێکی ئاوا بووە کاتێک کە سوپای ئیسلام ئەگاتە وڵاتی فارس و دەوڵەتی فارسی ئەڕوخێت یەزدەجرد کە پاشای فارسەکان بووە سێ کچی یەزدەجرد کە زۆر جوان بوون زۆر گەنج بوون هەر کچ بوون بەدیل ئەیانهێن بۆ مەدینە کە ئەیانهێنە مەدینە. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خۆی لەبێ لە سەردەمی حەزرەتی خلافەتی حەزرەتی عومەرا بووە. ئیمامی عەلی کە قازی بووە و مفتی قازی مەدینە بووە ئەفەرمێت کە کچەکانی بینی بەجد و بەرگی پاشایەتی و هێنابوونیان یەکسەر ئەمری کرد فەرمووی دەست و قاچیان بکەنەوە دەستیان مەبەستنەوە. دوایی خۆی چوون لە پارەی بەیتولمال پارەی هێنا ئازادی کردن کچەکانی ئازاد کردی ئێوە ئازادن لەبەر کۆمەڵی خەسڵەتی کێکلەوانە ئەوە بوو زۆری پێ ناخۆش بوو کە ئەڵێ عەزیزی گەلێک تۆ زەلیلی بکەیت و ڕزهین بکەیت ینی داماوی بکەیت. ئەمە ئەخلاقی موسڵمانەوە ڕاستی کاکدانا من ئەوە ناگوازمەوە کە لەم عەسری ئێمە چۆن مامەڵە ئەکەین ئێمەی موسڵمان یا خەڵک چۆن مامەڵە لەگەڵ دیلەکە لەگەڵ خەڵکایکە بەڵام ئەوە ئەخلاقی ئیمامی عومەرەکە چەند حەزرەتی عەلیە کە چەند جوان مامەڵەی کردوون بەجێ یەڵان نەیوت موسڵمان بن وتی چیەکەن ئازادن.
چوونە ماڵی حەزرەتی عایشە یەک هەفتە لە ماڵی عایشا بوون باڵی حەزرەتی عایشە داوەتی کردن لە ماڵی ئەوانە بوون ئەم هەفتەیە حەزرەتی عایشە یەک کەلیمە باسی ئیسلامی بۆ نەکردن باس مامەڵەی جوان و هەڵس و کەوت و قسەی خۆش و ئەمانە چونکە دیل بوون و لیان قەوما بوو پاشایەتیان لە دەستداوە لە وڵاتی فارسا هێنراونەتە ئێرە ئێستا ئازاد کراوە نازان چی بکەن دوای هەفتەیەک ئیمامی عەلی اختراحێکی زۆر جوانن بووە کە ئەفەرمێ پیان ئەفەرمێ حەزەکەم ئێوە کۆمەڵێکی جوان ئافرەتی جوانن ئەگەر پێتان خۆشە کێ لە ناودارە سەحابە گەورەکان کوڕی باشیان هەیە کوڕی زۆر چاکیان هەیە کێتان ئەوێت بابتانین بۆوان طبعا سێ کەس یەنە داوای ئەم ئافرەتانە بە ڕەغبەتی خۆیان شویان پێکەن یەکێکیان ئیمامی حوسەین یەکێک لە کچەکانیانێ ئەم سێ کچە خوشک بوون یەکیان ئەو یەنێت ئیمامی حوسەین کە ئەوە هێنێت طبعا کێی لێ بێت ئەم کچە مناڵی ئەم کچە ئیمامی حوسەین کێیە ئیمام زین العابدینی کوڕی ئیمامی حوسەینە کە یەکێکە لە هەرن ناودارە جوانەکانی ناو بەیتی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە ئێستا ئێمە شانازی بە ئیمام زین العابدینەوەکەین کە پیاوێکی زۆر زۆر گەورە بووە و هەروەها ئیمامی عومەر یەکێک لە کچەکانە هێنێ بۆ عەبدوڵای کوڕی کێ ئەبێت سالمی کوڕی عەبدوڵا لەوە بێت ئەم فەقیهە گەورە بەڵێ و ئیمامی ئەبوبەکر حەزرەتی ئەبوبەکریش طبعا نەماوە وفاتی کردو بەڵام کوڕەکەی کە محەممەدی کوڕی حەزرەتی ئەبوبەکرە یەکێک لە ئافرەتەکانی هێنێت قاسمیە بێت کە قاسمیش یەکێک لە نۆفەقیهەکەی مەدینە ینی یەکێک لە فەقیهەکان قاسمەکە ئەم پلەپایی هەیە کە دایکی فارسە دایکی کچی پاشای فارسە یەکیان سالمی شەر بە هەمان شێوە زین العابدینیش ئەو پیاوە گەوری لە دەرچووە لێرە ئیمامی عەلی شتێکی زۆر جوانەکە بەڕاستی وا ئەکان لە عەرەبەکان کە ئەو داخرانیان نەمێنێ کە تۆ تەنها دەوروبەری خۆت بین لەگەڵ میلەتانی ترا تێکەڵ بن پێ خۆیان و لەناو ئەوانە پێم ئەو دەرگایی کردبووە و تاماری قبتیە هێنە کە خەڵکی میسراوە تا کچی گەورەی حاتبی کوڕی ئەختەبە هێنە کە گەورەی جوولەکەکان بوو لە کاتێکا کە سەفیە کچی ئەوە بەڵام کچیەوە هێنەوە کاتە پێم لە جوولەکەیش و لە مەسیحیش نییە ناوە لە کاتێکا کە مسلمان بوون لەبەرەوە میلەتانی مسلمان وردە وردەکرانەوە لەگەڵ قەومەکانی ترا لەگەڵ عێراقیە لەگەڵ شامیە لەگەڵ فارسەکانە بە تایبەتی چووکە فارس دەستێکی زۆر باڵای هەبوو لە خزمەتکردی ئیسلامە هەرە زانە گەورەکانی ئیسلام لە وڵاتی فارسا بوون و لە وڵاتی فارس پێشکەشی بە ئیسلام کردووە لەبەرەوە ئەم دەرگایە زۆر مهم بوو کە ئیمامی عەلی کردیەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ جا سالم ئەبێت یەکێک لە فەقیهە زۆر شارەزاکان لە خزمەتی باوکە کە عەبدوڵای کوڕی عومەرە لە خزمەتی ئەوە ئەخوێنێ و فقهێکی زۆر زۆر جوان عیلمێکی زۆر زۆر بەرز وەرەگرێ لە خزمەتی باوکە لەبەرەوە ئەم دەرسەی ئەمڕۆمان حەزم کرد ئەو ئاماژەیی تیابێ کە ئیسلام و شارستانیەتی ئیسلامی چۆن مامەڵی لەگەڵ دیلا کردووە لەگەڵ خەڵکێکا کە جنگاوەر بوون و دوێنە جنگیان لەگەڵا کردوون بەس بە ئەخلاق ئەم سێ ئافرەتە مسلمان بوون بە ئەخلاقی حەزرەتی عایشە کە لە ماڵی ئەوانە ڕێزێکیەوە گەوریان لێگیرا لەبەرەوە ئومەتی ئیسلام بەڕاستی بەس بە ئەخلاق توانێ بچێتە ناو دڵی خەڵک بە زەبر و بە شمشێر و بە کوشتن و بە بڕین هەرگیز سەمەرێک بۆ ئومەتی ئیسلامی دروست نەبووە ینی شەرقی ئاسیا هەر هەمووی کاکدانا هەر هەمووی لە ڕێی تاجرە مسلمانەکانەوە مسلمان بوو خۆ شمشێرە لە شەرقی ئاسیا بەکار نێراوە وڵاتانی تریش بە هەمان شێوە ینی وڵاتێکی وەکو بەنگلادێش ینی ئەو وڵاتە تەنها تاجرێکی مسلمانی خەڵکی بەرزنجەی ئێمە چۆتە ئەو وڵاتی مسلمان کردووە سێش یادی ئەو عالمە گەورەی خەڵکی بەرزنجەی کوردستانی خۆمانە ئەکەنەوە هەموو ساڵێک لە وڵاتی بەنگلادێشا بەڵێ مامۆستا شێخ فاتح شێکت باس کردوت تابعی بوو ینی فەرمووت ئەوانەی کە پێغەمبەریان نەدیوە صلی الله علیه وسلم سەحابەیان بینیەوە هاوڵەکانیان بۆ ئەو پێیان وتراوە تابعین بەڵێ تابعینیش ئەوانن کە سەحابەیان نەدیوە بەس تابعینیان بینیوە هەرچەند ئیسا بڵین سالمی کوڕی عەبدوڵڵا حەزرەتی عومەری بینیەوە بەس زۆر مناڵ بووە حەزرەتی عوسمان شەهید بوونی حەزرەتی عوسمانە بینێ شەهید بوونی ئیمامی عەلیە بینێ شەهید بوونی حەزرەتی حوسەینە بینێت ئەمانە کارەساتی گەورەت یعنی حتا لە سەردەمی خلافەتی ئیمامی عەلیە کە ئیمامی عەلی شەهید دەکرێت داوا ئەکرێت کە عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەر بکرێ بە خەلیفەی مسلمانان حەزرەتی عەبدوڵای فەرمێ عەبدوڵای کوڕی عومەر فەرمێ ئاخرەوەتە شام ئایا بەیعەتەکە بە ئێمە چونکە شام لە جێدەستی مەعاویە بوو مەعاویە تەسلیمی ناکرد ئایا هی دەبێت ئەڵێن ئێمە ئەجەنگین هەروکو چۆن ئیمامی عەلی جەنگالە وڵێ من ناتوانم خوێنی یەک کەس بڕێژم ناتوانم
قشمە شتێکەوە کە بەڕاستی خلافەتێ بە خوێن ڕشتن بێتە پێشەوە من نامەوێت عەبدوڵای کوڕی حەسن عومەر ئەوەنە هین بۆ ئەوەنە دڵنەرم و یعنی سە تۆ کە سەیری عەبدوڵاکە ئەڵی کوڕی ئیمامی عومەرە بەس لە هەمان کاتا سیفەتی نەرمونیانی و هێمنی لە عەبدوڵا هەبووە لە ساڵمی کوڕیشیا بە هەمان شێوە دەست و چاوە خۆش بێم وردە وردەوە زام نزیک بووینێتەوە لەوەی کە پێشوازی لە میوانەکەمان بکەین بۆ تەوەرەی یەکەم بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیدزادە مامۆستای زانکۆ میوانمانە بێت با من بچم پێشوازی لە فەرم یا الله دکتۆر جان بەڵە فەرموو قوربان کاکدانا سەلام یاخوا بەخێر بێ مامۆستا گیان سەر چاوەکانم مامۆستا گیان بەخێر بێ باشی قوربان حاڵ باشە باشی مامۆستا گیان فەرموو قوربان کاکدانا گیان فەرموو قوربان دکتۆر جان بەخێر بێ کاکدانا گیان سوێنیت حاڵە حاڵە باشە قوربان تەندروستی و مامۆستا گیان بەخێر بێ باشە گیان باشی باشی قوربان بەساخەت ئێوە باشن بڵێ سەلامەت بن یەخوا تەندروستیتان الله سپاس بۆ خوا جا هەموو میوانەیە مەلێ پرسی لەگەڵ ڕەمەزانە چۆنی سپاسی لێ بڵێ نایگرم ئەو ڕۆژە دکتۆر تایروتی 2 ساڵم من نایگرم لەبەرەوەی نەخۆشم پزیشکی پسپۆڕ لەبەر دڵم پێوت و نابێتە بۆ من جوانم گرتە تۆ بۆ خوا نەخواست مامۆستا ئێمە 4-5 شەوەکەم داناوەجا خۆ تۆزە هیمەتێکیەوێ ئەمانش ئەوانەیە شێخ وڵایەتە قوربان ئەبێ هیمەت بکەین بۆ ڕەمەزان مامۆستا بەعام پێش لێ بچینە سەر تەوەر و بابەتەکان بەعام لە ڕەمەزانانە یا لە کاتی ڕۆژوایتر سونەتەکانیش جەنابەت زیاتر بێتاقەتی تینوێتی ئەبی یان بکسێتی وڵا کاکدانا مەوسمە ئەگەنە ئێستا حالیان بێتاقەتی هیچ کامی هەن وڵا ڕاستە ئێستا یعنی ئێستا حالیان لانی جاجات تۆزێ هەست بە لاوازیەکەی لە هەندێک کاتە تۆ زێمان و ئەبی تۆزێ چی ئەبی ئەنجا ئێستا بە تایبەتی دەوامەبانی زوو لە خەو هەستاوی چیتەوەم و گەڕاویتەوە بەس ئیسراحەتێکم بۆ کرد بەنی خواوێ خەوتێکم ئەگینەوەکتر باوەڕ ناکەم زۆر ئێستا بە تایبەتی لە مۆسمە شتێکی وا هەبێ ئەی پارشەوان چیە خۆی دکتۆر قوربان والله ئیتر ئەمە لە ماستەوە بۆ گوێز قوربان ئەم شەو پراخ مابوویەوە ئێوارەکە ئەویان ناپێمان ینی بە ڕغبەتی خۆ نەبوو ئەویان ناپێمان پیاوان بەعام لەگەڵ یاپراخە بینیان نییە دکتۆر بینی خۆمان بێکە زاگەی لێ نییە لەگەڵ یاپراخە بینێت من لەگەڵ گەڵامیەوە باوەڕم پێکی باوەڕ ئەەکەم هەموو ڕۆژێ بمەیتێ پێم خۆشە لەگەڵ گەڵامیەوە چکە گەڵامی و تایبەتمەندیەکی خۆی ئەپارێزێ سەڵک من هەڵم خۆی ناپارێزێ کولەکەی تیەکرێ باینجانی تیەکرێ تەماتی تیەکرێ سەرێکی دوای ئەوەی ئاپراخەکە نامێنێت و یاشێ ڕاستە بەس گەڵامێ و هەرچی لێ بکەی ئەو مزرەی خۆی تایە ئاخر گەڵامێ و خۆی بۆ خۆی زۆر دەوڵەمانە بە جوانی بەڵێ بس ڕەنگە سڵق ئەو جوانی تیانە بێ بۆی تر جوانیەکەن ئاخر ناڵم یانی ئەو دایمەن بڵێن تایبەتمەندی زاڵی بەسەر چەنە بەعزە کەس هەیە حەزی لە سڵقە ینی حەزی لە گەڵامی نییە ئەسە من خۆم یەکێکم لەوانەی گەڵامی و لە بەهارا چەند جارێک بیخویت و بەس ئیتر بەس سەڵق ئاساییە نەقوربانی بەدەمە لە بجەمیدەکە هەمانە ئادای من گەڵامی و هەڵ ئەگرێ خێزانم و یاپراخەکە بۆ تو حەزرەکەن زیاتر گەڵامی و لە ماڵی ئەوە من حەزمە لە گەڵامیەوە کەلەرمی شەر خۆشە بۆ یاپراخەوە قوربان من نایخۆم نایخۆی نەوەڵڵا ئێدەبا مادەم نایخۆی با بشین سەر مۆزوعەکە باش سەر تەوەرەکەمان مامۆستاگیان تاڵام دکتۆر ئەرسەلان سەیدزادە مامۆستای زانکۆ مامۆستاگیانی خوا بەخێر بێن ئەو شتە پەروەردەیانە ئەو پەیامە پەروەردەیانەی کە مانگی ڕەمەزان هەیەی بۆ ئێمە چۆن سوود لە پەروەردەکردنی خۆمان ببینین لە مانگی ڕەمەزانە چۆن ڕەمەزانێ بۆ ڕەمەزانێک تر لە یەک نەچین جا خۆی کاکدانەش ئەزانێ یا شێخ مڵم دەوێت هەرچی پرسیارتان هاو ئەیکەین و قسەکان و تەواوە باشتە نیە باش زۆر باش چۆن مرتاحەبی ئەزانی بۆ ئێستا یەکێ لەو شتانەی کە من زۆر کاتەڵم ئەگەر شتەکان بێتە بەردەستەوە تۆ فەزایە بۆ خۆ دروستەکەی جەنابەت تۆ پرسیارێکت لا گەڵاڵە بۆ منە بێ بە فەزای خۆما بڕۆن تۆ تێ پرسیارەکەی تۆ بەڵام بدرێتەوە جا زانم و ئەبڕوا باش ڕێکەوین خەزۆرڕێکوتین قوربان پەروەردەمانەکە ڕەمەزان من دێوە ئەچمەناوە ناونیشانی بابەتەکەی ئێوە پەیامە پەروەردەیەەکانی مانگی ڕەمەزانە خۆ مانگی ڕەمەزان معلومە بەس کابێتە من ئەبێ پێناسێکم بۆ پەروەردە هەبێ جاری بۆی بزانم ئایا لە ڕەمەزانە ئەم بابەتە پەروەردەیانەیەتە بەردەستەوە یاخودنا پێناسێکی پەروەردەتان بۆ ئەەکەم و داغڵی بابەتەکەیە بم بۆ باشە قوربان زۆر باش فەرق خزمەتین پێناسێکی پەروەردەمان بۆ بکە و با داخڵ بین بە داخڵ بووینە ئێمە بەڵێ لە ڕاستە خۆیان بەڕاستەوە ناشێت تۆ ئەم ماوەیە بە تەواوی داخڵەوە بی ناشێ ئەو بابەتی سڵق و ئێمە زۆر زانیۆ لە پەخشانە بێ
جارێکی تر بەناوی خۆی پەروەردەی بەس باشی هێناوە ماوەسە خەمە نەبێت ناشڵ فەزڵی خوایە چی لەو دەرگایە داخڵی ئەوندی و ڕاستەخۆ لە بەخشایە باشە قوربان درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پێغەمبەر کاتێک کە ئەمانەوێ ئێمە قسە بکەین لەسەر بابەتێک کە ئەویش پەیامە پەروەردەیەکانی ڕەمەزانە بابەتە ئەساسەکە ئەوەیە من ئەگەر پەروەردە لای من ڕوون نەبێ ئاشکرا نەبێ پەیامەکانشی دیار نابێ پەروەردە یا شێخ منێک لە پەناسانی کە زۆر پێم جوانە با نەڵەم هی خۆمە هی تارق سوێدانە تارق سوێدان پەروەردە بە چەند چەمکێک دیاری ئەکا چەمکی یەکەم قوربان بریتە لەوەی کە زەرعی قەناعاتە کە مرۆڤ مقتەنیعە کە باریەک هەیە خالقێتی ئاینێک هەیە بنیادی ئەنێ پێغەمبەرێک هەیە شوێنی ئەکەوێ جگە لەوەش قوربان ئایا من وەکو خۆم وەکو کەسێ وەکو مرۆڤێک لەیرا قسە و باسەکانی خۆمان ڕوونکەینەوە و ئاشکرا بکەینەوە من لە مانگی ڕەمەزانە یاسای ئەساسی قوربان لای ئێوەش معلومە و لای بینارانش معلومە تەخەلی و تەحەلیە من چ شتێک واز لێ بهێنم بۆ ئەوەی کەسێکی جوان بم بۆ ئەوەی کەسێکی باش بم بۆ ئەوەی دەورە ڕەمەزانیەکە کاریگەری هەبووی بێ لەسەرم ئەی باشە چ شتێک لە خۆما زیاد بکەم کە لەیرا یا شێخ ئێمە ڕوبەڕووی بابەتێکی زۆر گرنگ ئەبینەوە تایە عەبدولحەمید کشک جەنابەت بەشی ئەناسی کاتی خۆی کە گەنج بووین جوان گوێمان بۆ ئەگەرت ئەم دوو سێ بەیتە طبعا قەسیدەیەکە هی ئیمامی شافعیە النفس تبكي على الدنيا وقد علمت أن السلامة فيها ترك ما فيها الله. لا دار للمرء بعد الموت يسكنها إلا التي كان قبل الموت بانيها الله. فإن بناها بخير طاب مسكنه وإن بناها بشر خاب بانيها ما شاء الله أجر بيت قربان قصب كين ليرا آية نفسي إنسان طوع بوشاك يأخذ بخرابة ونفس وما سواها شي بيش خستوه فألهمها فجورها جوان لذا قربان كوابرتا أم نفسه شون توعي لأكي نفسك طائعة به نفسك به كبتوانيت بزانيت كأمانجا مانجي قوران كارية لكوي لأو بري أو شتاني كتو نارازيت لخوتا كسمانية قربان لخو من نارازي نبي بياوك يوكو إيكارتول هي قربان ئیکارتۆڵ پیاوێکی ئەڵمانیە بەڵام لە ئوسترالیا ئەژی زۆر خاوە ئیقاعی قوربان بەس من جاروێ دووس عەدوی بۆ ئەگرم ڤیدیۆکانی کراوە بە عەرەبی ئیکارتۆڵی مامۆستا شەماڵیش خاوتر قساکە زۆر خاوترە مامۆستا شەماڵ بە حوکمی ئەوەی زمانی خۆمانە تو شەوقێکت هەیە بۆ گوێگرتنی ڕاستە ینی من بیرمە 95 کە مامۆستا شەماڵ کاتی خۆی ئەو کاتە زۆر گەنجبووین قوربان دەورێکی نەدوێی عالمی بۆ شەباب هەبوو گەنجیان پێوتین باوەڕم پێکی یەکەم جار بوو کە قسەی بۆ کردینوە ئەزانم ئەو گروپەی کە زۆربەی خەڵکی خوێنەوار بووتوانی بیخاتە گریانەوە ینی ئەوە یەکەم بەشهەدی بۆ ئوستوبەی خۆی مامۆستا شەماڵ فەرید بوو دەگمەن بوو بینی خۆمان لێ بگەڕێینەوە زۆر کات کە ئینسان ئەکەوێتە ئەو حیوارەوە قوربان لەگەڵ خۆیە لە حیواری تاعا بەو نەمونە نەفسی لەوامە مامۆستا يعني يكي لك يا شكاني لفسي لوامة أوية جاري شاكش أكي لومت أكا نك هلا خلافة لومتك دليرة أدخات أو باشا أمي كتو كردوتا بوشي كردوتا نتيجة كي تشيا بوشي خد برسي أكي بوشي خد ماندو أكي بوشي تشي بوشي تشي ليرا قرنقة أو نفس داب مزريرين إيما لسر أوي تشي بي لسر أوي كوا برياري دابي قوران كاري بكا قرسترين بڕیاریش گۆڕانکاریە چونکە ئێمە کاتێک کە ئەڵێن یاشێکیان لە نێوان تەحەلی و تەخەلیاین دەبێت ڕەمەزان عولەمای نەفسە فەرموون هەر عادەتێک طبعا ئەگەر بتێ گۆڕانکاری تیا بکەیت لە 7 ڕۆژە تا 27 ڕۆژ ئەیگۆڕێ لە 7 ڕۆژە تا 27 ڕۆژ جا ئەم مانگەی ئێمە کە 30 ڕۆژە گۆڕانکاریکە ڕووی داوە لەبەر سەی دەکەیت ئەگەر ئینسان دەیەوێ گۆڕانکاری بکە لە خۆیەوە لە ئەساسا قوربان کێمە وتمان یەکەم بابەتمان زەرعی قەناعاتە ئیزرع فکرە تەحسود قەولا بۆ چوونێ بچێنە قسەی جوانت دەسەکەوی ئیزرع قەولا تەحسود عەمەلا ئەگەر تۆ لە شوێنێکا وتت بە ڕۆژووم واتلی ئەکا کە ئیتر
یاسای خۆت ڕێسای خۆت پارێزگاری لێ بکەیت. ازرع قولا تحصد عملا ازرع عملا تحصد عادة کەوابێتە تەسەرسولی خۆی هەیە یعنی ئەدەوێ بگۆڕێی کەوابێتە شت کە بە نەریتی خۆت نەریتێک کە گونجاو بێ لەگەڵتا نەریتێک کە بتوانی سوودی لێ ببینی چێژی لێ ببینی ئەو کات دەتوانی گۆڕانکاریەک بکەی نەک هەر بۆ خۆت گۆڕانکاریەک بکەیت کە ژینگەیەکی تیا دروست بێ چونکە یەکێکی تر لە پەیامە پەروەردەیەکانی ئێمە ئەوەیە ئێستا لەم جیهانەی ئێمە لەم فەزایی ئێمە قوربان نەنانمان نانە نەژیانمان ژیانە بەدەستی ئەم تەقەنیات و پێشکەوتنە کێ ئەتوانێت لە سفرە و خوانیەکە خەڵک کۆکاتەوە کەی ئێمە لە ڕۆژێکا کە چەند ئەندامێکین ئەتوانین کۆبینەوە یان ژیان ئەوە قورس بۆ کاکدانا لە جاتی ئیشەکە بێت دوو ئیش بکەین و سێ ئیش بکەین و ڕاکەڕاکمان بێ یاخود ئیدارەدانی خێزانەکە زۆر زەحمەت بووە بەڵام ئێستا ئەم ڕەمەزانە چیمان فێرەکە جارێکی تر وەرەوە بگەڕێرەوە بۆ سەریەک خوان کە لە سەری خوانەکە نانتان خوار ئادەی یەڵڵا با بە گروپیش بچین بۆ مزگەوت و تەراوی حەکەمان بکەین ئادەی ئەمڕۆ کێمان بینی و کێمان نەبینی لە مانگا عادەتەن کە ئەچینە مزگەوتێکەوە ئێمە لە یەک دەرگاو ئەچین لە یەک سوچەوە زۆر کات نوێژەکەین ئەو دەم و چاوانە بە یەک ئاشنا ئەبێ ئەگەر پەیوەندێکیش دروست نەبێ خۆ بە چاو مەرحەبایی یەک ئەەکەین بە ئیشارەت ئاگامان لێ یەکە ئەگەر ڕۆژێکیش کەسێکمان نەبینی هەر لە خۆمان و هەستەکەین نوقسانیە هەیە لە ڕیزەکە لە وەزعەکە لەبەرۆ گرنگە ئێمە بین جارێ تەحدیدی بکەین ئایا ئێمە ئەمانەوێ قەناعەتێکی تازە بۆ خۆمان دروستکەین کە ئەم قەناعەتە لە ئەسڵا خۆی بوونی هەیە بەڵام ئێمە کاڵ بۆ تۆ لێمان دوور کەوتەوە لێمان ئێستا جارێکی تر بینەوە ڕەنگی بکەینەوە بەر لەوەی خەڵک بێت و بەدەستی خۆی بۆمان ڕەنکاتەوە ئەگەر ئەم خاڵەمان تێپەڕان دێنە سەر ئەوەی کەوابێتە ئێمە توانی ومانە شتێکی تازە دروستکەین ئەویش تواناکانی خۆمانمان بۆ دروستە بێ یعنی کە لە خاڵەکانی پەروەردە ئەوەیە توانە و بەهرەکانی خۆتت بۆ دروست بێ کە توانای من ئەوەیە نەک ڕۆژێک بە ڕۆژوو بم چونکە ئێمە دەزانین لە بیدایەتە کە ڕەمەزان نزیک ئەبێتەوە بەڵێ ئێمە وەکو لە فەرموداواریدە و خواخوامانە بگەینە ڕەمەزان چونکە ئەزانین ئەم دەرگایی کە کراوەتەوە لەوانە نیە هەموو ساڵێ بە ئێمە بکرێتەوە چونکە ئەیامن معدودات ڕۆژەکەی دیاری کراوە کە ئەمڕۆ لە کیسی من ئەچێ زەحمەتە جارێکی تر بۆم بگەڕێتەوە جارێکی تر ئێستا بە گروپ بە ڕۆژ و ئەبین زەحمەتە باری دووباریم ئەو گەرم و گوڕێمان هەبێ کاتێک کە بە دایی بە تەنها ئیگرینەوە لەبەرۆ گرنگە لێرا ئێمە تەکید لەسەر ئەوە بکەینەوە کە ئێمە توانای ئێمە زۆر لەوە گەورەترە کە هەندێک شت هەیە پێمان نەکرێ کە ئەم گۆڕانکاریەش لە منا ڕووی داوە وەتوانی و مامانگیە بە ڕۆژوو بم دوای ئەوەش ئاسانە شەشەڵانەکەش بە ڕۆژوو بم دوای ئەوەش ئاسانە من ئیتر پەیوەندیەکم هەبێ لەگەڵ ڕۆژووە چونکە ڕۆژ و یەکێ لەو شتانێک کە فێرمانەکە یا شێخگیان إن الخاشعين والخاشعات والمتصدقين والمتصدقات والصائمين والصائمات تسلسل يدرس أبي قربان تسلسل يدرس أبي كتوتشي أكيد ديت یەکێک لە فەریزە ئەساسیەکانت کە نوێژە بەستوتەوە بە زەکاتەوە دەی بەستیتەوە بە ڕۆژەوە ئەو کاتە دێت بەناو یەکە ئەڕوا ئەو کاتێ کەسێک دروست ئەبێ کە ئەم کەسە بەهای شتەکان ئەزانێ جای ئەوە کە ئەچینە سەر خاڵێکی تر کە هەر لە پێناسکی سوێدانە مەوجودە بینایی عەلاقاتە کە لە ڕەمەزانە ئیتر واد لێدێ ئەم فەیزە ئیلاهیە قوربان ئەم تەجەلیاتە ئیلاهیە کە لە مرۆڤ دروست ئەبێتەوە و بنیاد ئەنرێ بیر لەوە بکاتەوە ئیتر کە جەژن هات کێ عاجز کردو ئاشتی کاتەوە کێ ماوەیە کە سەردانی نەکردەوە بەدەمیەوە بچێ کێ حەقێکی بەسەریەوە هەیە کێ مافی ئەوەی هەیە کە تۆ لێی بپرسیتەوە خۆ هیچت پێ نەکرێ ئێستا دوای ئەوەی کە ئەگەڕێتەوە لە مزگەوتەوە ئەتوانیت هەر ئەو مۆبایلی بەدەستەوەیە کۆمەڵە پەیوەندەکانت گەرم و گۆڕکەیتەوە مناڵەکانت جارێکی تر فێری ئەوە بکەی چکە ئێمەی کە لە گرفتەکان کە ئێستا بۆمان دروست بووە لەم زەمانە ئەوەیە قوربان مناڵی ئێمە ئەڵین کاکە با بچین بۆ سەردانی ماڵی باپیرت ئەڵێ باشە من چی بکەم لەوێ ئەو ئایپادەکەم بێنم لەگەڵ خۆما موبایلەکەم بێنم لەگەڵ خۆما ئەی لەگەڵ کیا قسە بکەم ماڵی باپیرم خەتیان نایم یاری ئێستا وای لێ هاتوو ئەی باشە من فرسەتە ئێستا کە ئەم پەیوەندیانەمان دروستکەینەوە ئەوەی کە ئێمەلی پەیوەندیانە ینی پێشەوەی بە تەفاسیڵ سەرکەین تۆ نمونەیەکت باس کرد مۆسە شێخواتە
ها چارەکێ 20 دقەی ئەمێنێ بۆ بان بە حکمی داوامەکەمان لێرە کە ئەڕۆینەوە منیش و مامۆساش دوای گوێ بۆ دوعاکانی کاکشێخ ئەگری لەو کات دوای دوعاکان کە ئەڕۆینەوە ئەبینی جادە چۆڵە مامۆسا تۆ تا ئێوارە بە مناڵ بڵێ وەرە کوڕم کچم وەرە نام خۆیان بە هەمومان پێکەوە نام خۆین هەریچۆ لە تەوقی تێکانە ناخۆی چگەڵ ئێستا نای خۆم دوایی خۆمی چگەڵ ئەوە ناخۆم فلان شتی کاخۆم بەس مەبەست نوێ ئەم پەروەردەی مامۆسا ڕەمەزانیە بە عەمەلی نەک بە قسە لە یەک دقەیە لە یەک ساتە لە یەک چرکەیە هەر هەموو ئەو ئەندامانی خێزانە لە هەر ژوور و قوشبن و خەریکی هەر ئایپاد و یاریەک بن لە دەرەوە لە بازار لەر شوێنە بن هەمویانێنەوە سەر یەک سفرەدانیشتن چاوەڕێکن مامۆسا بانگ بێژێت و ئەمان خۆی بۆ خۆی ڕەمەزان یەکێکتر لەو پەیامە پەروەردەیانی کە فێری ئێمە ئەکا ئەوەیە ڕێزە کاتگرتنە چونکە ئێمە ئەزانین بە سات شتی حراممان بۆ ئەکا بە حەڵاڵ شتی حەڵاڵمان بۆ ئەکا بە حرام حتا پار شێوە پێش بان تۆ چی شتە حەڵاڵە بۆت بەس کە الله ئەکبەرمان بیست هەمووی حرامە بی کابێت ئەها ڕێز لەو ساتە و چرکە وەختارێش ئەگری ئێمە دەزانین بەرمانگیش سنت وایە کە ئینسان چی بکە سحور تەخیر کات و ئەمیش یەکسەر زوو بی کات قوربان لەبەرەوە سەیرەکەی چییە یەکسەر هەشتە حرامەکانمان بۆ حەڵاڵەکە جا لێرە ئێمە ئەومان فێر ئەبین کە لە مەولا کە من فێری ئەوە بووم کە ئاوا ڕێز لە کات بگرم بە چرکە ساتێک کەسێک کە بە ڕۆژووە ئەکرێ ڕۆژۆکەی لە دەست بدات یاخود کەسێک کە ئەوە بە ڕۆژوو بێ بە چرکە ساتێک ئەچێتە بازنەیەکی ترەوە کات ئێمەش بێ بزانین کات چ قیمەت و چ بەهایەکی هەیە جا لە پەیامە زۆر پەروەردەی لە گرنگەکان کە دەیرا قسە و باسی لەسەر کێنیا شێخگیان ئەم دەرگایی کە خۆی پەروەردگار لەم ڕەمەزانە بۆ ئێمەی کردوتەوە دەرگایەکشی لە بەهەشتەوە بە ناوی و ناوە ئەم دوو دەرگایە بە یەکەوە گرێبەین من چیرۆکێکی سەهلی کوڕی عومەیرم لە بیرە قوربان سەهلی کوڕی عومەیر ئەڵێ ئێمە لە قافڵا بووین کە لە قافڵا بووین بۆ طبعا قافڵی جاران بە حوشتر بوو بە ئەسب بوو بە دوای یەکاوە بووە طبعا بۆ کۆمەڵە چەتەنیاندا بە سەرمانە کە دایان بە سەرمانە هاتن هەرچیمان پێ بوو بردیان لە کۆتاییشە تێرادی خواردنەکانشمان بەنی وەڵا خواردنەکان هێنەوە لەو پەنەیە دانیشتر بیخۆن سەرۆکی چەتەکان نەی خوارد منیش فزول سەرنجی ڕاکێشام چۆن بۆ لایوتم باشە ئەو تۆ بۆ نای خۆیوتی وەڵام من بە ڕۆژوم تم ماڵ بێرات هیچتان پێ نەهێڵاوین تۆ بە ڕۆژووی ئالەم کاتا وتی ماڵی تۆ ئاوابی من دەرگایەک هەیە لە بینی من و خوا پێی ئەوتری ڕۆژوو تا ئێستا پەیوەستم پێوە ئەم دەرگایە تا ئێستا نەمفەوتان دام نەخستووە کراوەتەوە تۆ بۆ ئەتێ پێم دابخەی دەبۆ وازم لێ ناهێنی من ئاحتراف ئەەکەم ئەوانە ئەەکەم کە خراپن باش شتێکی باشیشم هەبێ دی ئەم سوهەیلە ئەگێڕێتەوە قوربان ئەڵێ دوای 2 ساڵ چوون بۆ حەج پیاوێکمە بینی لە پاڵ کەعبا بە کوڵ ئەگەریا کە سەرنجمدا پیاوەکەیە کە ڕۆژۆکەی مابوو کرد بوو دەرگاکی دانەخستە بوو چوومەوە بۆ لای وتی ئەها دەرگاکی من و خوا چەند بەهێز بوو کراوەی مایەوە گۆڕانکاری لە مناهێنا ئەم دەرگایە پارێزگاری لێ بکەین ئێمە بتوانین لەگەڵ هەموو هەڵەکانمانە لەگەڵ هەموو نوقسانیەکانمانە دەرگایە هەبێ کە بەیدی ئێمە و خوارێک بخە ڕۆژوویە هەبێ ئیتر لە مانگێکە ڕۆژێکە 2 ڕۆژە 3 ڕۆژی مانگەکەیە 2 شەمە و 5 شەمانە بەردەوامیەکمان هەبێ لە بەرنی خۆمان و خۆی خۆمانە چونکە ئەم جۆرە عیبادەتە شاراوانە زۆر گرنگترە لە عیبادەکان کە ئاشکران چۆ ئێمە بتوانین پارێزگاری لەم عیبادەتە شاراوانە بکەین تەمان کاکدانا ئەم وتانەی جنابی دکتۆر سەرنجی من بشتێ منی بۆ شتێ ڕاکێشا هەوی شوەیە جار وایە سفرە ئێمە بۆ لە دەوری کۆبینەوە لە کاتەکانی ترا ماوەسا ئاماژەی پێ کرد زۆر جار گوێ ناینێ مناڵ لە ژوورێک نانەخوا ئەویتر جپسێکی پێویتر حەزی لەو خواردن ئەو حەزی لێنێ هەر نایە بەلایە برسێتی هەمووی کۆکاتەوە برسێتیکی فیزیۆلۆژیکە جستت پێویستێتی هەمویان کۆکاتەوە بەس چی بکەین ئێمە مامەسا مشکلەکەمان ئەوەیە هەست بەم برسێتی ڕۆحمان ناکەین کە لە ڕووی کەم ئیمانی لە ڕووی کەم تەقوایی لە ڕووی کەم ئیخلاسی برسێتیەکی وشکەری بێ ئامانمان توش بۆ بەڕاستی بەس بۆس کۆ نابینەوە لە بەردەم سفرەی ئیمانە لە بەردەم سفرەی تەقوایە لە ناو سفرەی حەڵاڵخۆریە کۆ نابینەوە خۆ یاشێکیان خود ئەزانیت بابەتی گرنگ
لە هەموو جۆرە عیبادەتێکا چێژ وەرگرتنە. دروستە. ئێمە چۆن بتوانین وا بکەین کە خۆمان فەردە گەورەکان قوربان زۆر کات مێڵم بە لەم نمونە پەروەردەیەکانە ترسی ڕیامان نەبێ چکە ئێمە زۆر کات کە ترسی ڕیاوە ئەکا کە ناتوانین ئەوانە پەروەردەیە بگەێنین بەو کەسانی کە لە چواردەوری ئێمان چۆن بتوانین ئێمە ئەو چێژە ئەو فەیزە کە یەتە لامانەوە بە مناڵەکانی بگەێنین. کەی ئەوە ماوە کە مامۆسای بەڕێز من لەگەڵ مناڵەکانمانە حیوارێکی جوانمان هەبێ، پەروەردەیەکی باشمان هەبێ، کاتمان هەبێ بە یەکەوە بەسەری بەرین. ئێمە وای کردووە ژیان کە ئاگامان لە زۆر شت نەماوە، ئاگامان لەوەنی ئایا مناڵەکەم چی بەسەردێ، بچە ئاڕاستەیە کە ئەڕوا، هاوڕێکانی کێیە، خێزانەکان کێن. ئەمە وای کردووە بەس ئەڵێم من ژیانێکی مادی باشی بۆ بەرهەم بهێنم ئیتر ژیانە معنەویەکەمان وەلا ناوە. ئەمە وای کردووە کە ناتوانیت کاریگەریەکی ئەرێنیت هەبێ لەسەری. بەڵام خۆشحاڵانە لە ڕەمەزان ئەو دەرگایشی واڵا کردوێتەوە جارێکی تر کە ئێمە هەوڵ ئەدەین کاتێک کە ئەچین بۆ شوێنانێک مناڵەکانی خۆمانمان لەگەڵا بەرین. ئێمە وەک پیاوان لەوانی کوڕەکان بەرین، خۆزگە ئەخوازین خاتونەکانی کچەکان لەگەڵ خۆیان نابرن. کاتێک کە ئەچین بۆ تارابیح لەگەڵ خۆمانە ئەیان بین. ئەگەر مان پەرژێت کە ئێستا نزیکی ماڵین و ئەمانە لە کاتی نوێژەکانە مناڵەکان لە کاتی فەرزەکانە بیان بین. لەبەرەوە گرنگە ئەو چێژە لای مناڵ دروست ببێ کە چێژێکی وەرگرت لە عیبادەتەکەی ئەو کاتە چێژ لە خواردنەکان وەربگرێ. من هەموو جارێ ئەڵێم نمونەی خاتونێک کە خواردنەکە بۆ ئێمە دروست ئەکا کاکدانا زۆر کات خۆی چاموچێژی لێ نابینێ، زۆر کات بە سەیری ئێمە ئەکا یا شێخ ئەها کە سەیرمانەکە بەس کە ئەبینێ دەم چاوی ئێمە گەشاوەیە لە خواردنەکە کە خواردنبان بووە زۆری پێخۆشە، زۆر ئیسراحەتە. ئەی باشە ئێمەش با بگەین ئەوەی کە هەوڵ بدەین ئەو ئیسراحەتەی خۆمان پەخشکەینەوە. چونکە یا شێخ پرسیار کراوە من ئەسعەد الناس کێ ئاسوودەترین کەسە؟ قوربان ئەو کەسەیە کە ئەتوانێت چی بکە؟ من ئەسعەد الناس. جوان خەڵک دڵخۆشکە. قوربان ئەم عیباتە جەماعیانە مهم و گرنگەکەی لەکوایە؟ چۆن تو خۆت دڵخۆش نەوی ناتوانی تۆ ئەگەر تۆ خۆت پڕ نەبی کاسی پەتاڵەوە شت ناکرێ. لەبەرەوە کە تۆ ئەگەر پڕ بوویت هاتیت ئەو جۆرە پەیوەندی نێوان خۆت و خودات ڕوون کردەوە، ئاش کردەوە، باست کرد، ئەو کاتە ئەوش ئەتوانێت چێژی لێ ببینێ. ئەو کاتە ئەو جەفافەی کە ئەکرێ و باسی لێوە ئەکرێ ئەو جەفافە تەڕ ئەبێتەوە قوربان. چونکە وەکو نانەتیرەکە ئاوی پیا ئەکەین ئێمە ئەو کات ئەزانین چۆن تەعاملی لەگەڵا بکەین، چۆن دەقی ئەەکەین نانەکە. ئەگەر وانە بێ زۆر زەحمەت تۆریانی ئێمە ڕۆژوو هەروە لی تێ نەگەین خۆمان تین و برسیەکەین و چاوەڕێی پاداشتێکی ئیلاهی بینیانی لە هەکبەی ڕۆژوە دانیشتگایەکە زانکۆیەکە ئەنواع سکوڵ و بەش و ینی وەنیە مامۆستا قوربان ئەتوانین ئێمە خۆمانی تیا پەروەردەکەین لە پەروەردەی ئەڵەی لە بابەتی ئیمانی ئەڵەی لە بابەتی سەبر و تەحەموڵ ئەڵەی لە بابەتی لەوەلانانی تووڕەبوون ئەڵەی ینی زۆر بابەتی ئێمە ئەتوانین لە مانگی ڕەمەزانەیە هەروە بە ئاسانی بەسەرمانە تێنە پەڕێکرد. سیەم ڕۆژ تەواو بوو، 29 ڕۆژ تەواو بوو، شەهادەکەمان وەرگرت لە هەموو وانەکانە دەرەجەی باش و نابمان هەنابێ. قوربان من ئەڵێم ئەتوانین ئێمە لە ئەم مانگە پیرۆزە هاوسەنگیەک لە مرۆڤ دروستکەین. هاوسەنگی کە ئەمانەوێت دروستی بکەین چوار لایەنە گرێتەوە: دڵ و عەقڵ، هەروەها جەستە، هەروەها گیرفان. چونکە ئێمە لەم سەرمایەداریە ناتوانین گیرفان وەلا بنین ئێستاکە لەم بێ موچەی کە ئەڵێن هەر نایەت ناتوانین وەلای بنین. ئەگەر ئەم چوارە قوربان زەربی سێ بکەین، سێ ئەو کاتە 12 ئەکە. ئەگە من لە جەستەوە دەست پێ بکەم هان لەم ڕەمەزانە من ئەتوانم بێتێ پەروەردەی بکەم کە ئایا جەستەی من هەر بۆ خەوتنە، هەروەی هەموو ڕۆژەکە بخەومم یاخود هەموو شەوەکەی بەخەبەر بم ئەو سیستەمەی کە ئێلای ئێمە تێک جۆ بەسەریەکە، یان دەبێت لە مۆلا ڕێکی بخەمەوە چ کاتێ بۆ خەوە چ کاتێ بۆ هەستانە. چی پێویستە جەستەی ئێمە لەم ڕەمەزانە ئێمە توانین ڕێکی بخینەوە، وامان لێبێ بزانین کەی ئەخەبین بە گروپ و کەی هەڵئەسین بە گروپ. پاشانتر کەی بتوانین جموجوڵێ بەم جەستەی ئێمە بکەین.
وەرزشێکی پێ بکەین چالاکیەکی پێ بکەین ئەچین بۆ تەراویح چالاکیانەی کە پێویستە پێی بکرێ پاشانتر ئەم جەستەی ئێمە چی بدەینێ چی بخوات چی پێویستە لەسەرێکی ئەم هاوسەنگی جەستەیە لە ڕەمەزانە نەبێ لە هەر کاتێکی ترا بێ زەحمەت قوربان ئەگەر بچینە سەر دڵ باشە ئێمە چیمان خۆشە بێ ئەی ڕقمان لە چییە ئەی چۆن هاوسەنگی نێوان ئەم دوانە پارێزی چیم لە شتێکە لە خۆما خۆشە بێ پەرەی پێ بدەم شتێکم لە خۆما حەز لێ نییە ئەی چۆن بتوانم هاوسەنگی لەناو ئەم دوانە بکەم چیم لە بەڕێستان پێخۆشە کە وەسف و سەنای بکەم کە لە ئێوە هەیە بۆی پەرەی پێ بدەن ئەی چ شتێک بەدڵ نیە و بە ئوسلوبی خۆی بە ئوسلوبی پەروەردەی ئاگادارتان کەمەوە ئەی چۆن بتوانم هاوسەنگی خۆم لەگەڵ ئەو ژینگەشا دروستکەم کە پێویستەکە ئەی قوربان ئەگەر بێتە سەر گیرفان ئێستا ئەوە تا ئیتر خۆمان ئەزانین چەندێ دێتە بەردەسمانەوە ئەی چەندێکی لێ خەرچکەین ئەی چەندێکی لێ پاشەکەوتکەین لەم ڕەمەزانە هەر ئەبێ مادەم بە ڕۆژوو بین هەر تێکەین یاخود دەبێ بە پێی پێویستەی بکەین چونکە دەبێ بیرمان لەوە بێ جەژنیش دێت و پێویستمان بە پارە هەیە و ئەبێ ئامادەکاریمان بۆ کردبێ لێرە فێرمانەکە ئەی عەقڵەکە ئیشی چییە تراز و ئەساسەکە قوربان عەقڵە لەیرە عەقڵ دەبێت ڕۆشنبیری هەبێ بەرامبەر بە جەستەی عەقڵ ئەبێ ڕۆشنبیری هەبێ بەرامبەر بە دڵی عەقڵ ئەبێ ڕۆشنبیری هەبێ بەرامبەر بە گیرفانی ئەمانە ئەگەر لە کاتی ترابێ لە شوێنی ترابێ زەحمەتە بەڵام لە ڕەمەزانە هەر هەمووی هاوسەنگیەک دەپارێزی ڕاستە وازم کاتمان نەمادا وەڵام من یەک پرسیاریکە بکەم لە سەرەتایە مامۆستا دکتۆر باسی ئەوەی کرد کە نەفسی ئێمە لە ئاەتەکەشا یەکەم جار باسی فجوورەکە کراوە دوایی تەقواکە باس کراوە یعنی کاتە ئەرکی پەروەردەیەکە قورسە چکە گەر وازی لێبنی لە ئەسڵان نەفس بۆ لایەکی تر ئەڕوابێ بە بەرنامە بیهێنیتەوە بۆ تەقواکە مەبەستەوە بوو دکتۆر مەجالم با قوربان هەر لە پشتی ئەو ئاەتە نافەرمیێ قەد ئەفلەح مەن زەکاها وقد خاب من دساها لە جەنابی یاشێک دانیشتوە ناوێ ڕزا قسە بکەم من ئەی تەسکەی یعنی چی تەسکێ ئیمامی غەزالی نافەرمێ ینی پەروەردەکردی نەفس کابێتە ڕەمەزان لە ئەسڵا لە بنەڕەتا کارە ئەساسەکەی چییە دێت دەروون پەروەردەکە چونکە دەروون پاڵنەرە دەروون دافعە ناکرێسە زۆر قسە بکەم لە کۆتایی یاین لەم ڕۆژانە گوێم بۆ کوڕێکی گەنج ئەگەر نابێزم دکتۆر ئیمادێ بوو ئاهات باسی ئەی جەسەد يعني چی ئەی بەدەن یعنی چی ئەی جسم یعنی چی ئەی ڕوح یعنی چی ئەی باشە لە کاتێککە ئەمە جەسەدە لە کاتێکە بەدەنە لە کاتێکە جسمە جا قوربان کاتێک کە خۆی پەروەردگار فەرموویەتی إني خالق بشرا من طين فإذا سويته ونفخت فيه من روحي تسوية زۆر بەیزانیان ئەفەرمون ئەوەی نفسی کردو بە بەریا ئەم نەفسەکە کراوە بە بەریا ئەم نەفسە پێویستەکە ڕوحێک ئیداری بدا ئەم ڕوحەش کە فەیزێکی ئیلاهی و نورێکی ڕەبانیە ئەگەر ئەمە ئیدارەی نەدا ئەو خەڵکە ئەبینین کە ڕوحی تیانیە زۆر بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیزاد مامۆستای زانکۆ سوپاس بۆ تەشیر و جوانەکان یاخوا بەخێر بیت خۆشەویستان گوڵستان بەردەوامە بێت پاش ناوبڕێک پشت بە خۆی گەورە گەڕێینەوە شێف دیار دەستە خۆش بێ ماشەڵڵا تو ئەمە چی ئەمە خەریکیشیتم هەڵاوە ڕازانەوە ڕازانەوە بەڵێ بەڵای منەوە هەڵیگرم کە ئەگدانە ڕێگەکەمە خوارەزانی ماشەڵڵا دە سوپریکی باشە هەیە ماشەڵڵاو لێ بێ ئەمە چی خسۆتە سەرچی ئەمە مۆزە لەگەڵ شلیک ئێستا ڕازانەوەکی تری بۆ کەم لێ دەست خۆش بێ خۆجا ئەمە خراپی ئەم ڕازانەوەی ژەوەیە تێکە درێت و زانین کە خۆرا خۆبی تێکەچێتەوە پێ بەزی بە خۆدادا کە ویلاگوون آخر بۆیە ئەڵێ یاپراخیش کە باسی یاپراخمان زۆر کرد ئافرەت زۆر هیلاکە بێ لەگەڵ یاپراخە زۆر مانۆری خۆ لە پەخشی ڕاستە خۆیان ئافرەت زۆر زۆر هیلاکە بێ لە ئەزانم ئەڵێ چی کە ئەو نەشیلاکە بێت فەقیرە کەچی دوایی کە خوراپاڵ ئەوەی زۆر ئیژێسە بۆ نە ئافرەت ڕۆژانە ینی لانی کەم دوو ژەمە سەخ
يعني زۆر ماڵ نەماوە سێژەم نام خۆن بەس ینی ئەم حاجەت و دیسانەوە تێوەیەتەوە ئەیشواتەوە وانە هەر دووبارە هەمان شت دەست پێ گسکەکەی هەر دووبارە دەست پێ ڕاستە شف دیار بابین سەر خواردنەکان هەچەند لە ئەوڵۆ باسێکت کرد بەس بە وردی ئەم جارە بۆمان باس کرد بە تەفسیل یعنی ئارە وەڵڵا کروکی ئەمە سێوە والله ئەمە زەڵاتێکە باعتیادی کردنەوەچ لە بەرنامەیان نەبووێ بەڵام هەندێک جار لە ماڵە هەندی میوێت هەیە بۆی خەسار نەبێت توانین خۆت بە شێوازێکە لە شێواکان دیکۆرێکی بێ بکەی کە بۆی هەم خەسار نەبێ هەم بخورێت ئەم زەڵاتێکی باسێکی ئەوەیە کە لەسەر شاشەیە ئەی سری شاشەکە ئەمە دەڵات جارە باسی ئەوە کە لەسەر شاشەیە ئەمە لەسەر شاشەکە ئەمە ئەوە باسیە ئەمە تەڕە پیازە زەیتونە زەیتونی ڕەش و زەردە و لەگەڵ ئەم شەچی پێوترێ پۆلی بەرەکەیە کەمێک خوێیە خۆب ئەم ڕازانەوەی ترم بۆ کرد بە تەماتەش کراوە ئەی دەرمانەکەی مامۆستا شێخواتیانە ئۆریگانی تیانە ناوی لەگەڵابێت وڵایتر ئۆریگان و تۆزێ باش ئەو تەڕە پیازە بۆچی باشە وڵی خۆشەکە پیازەکەی خۆشترە زۆر ئێستا بوون ئێمە بیخۆین دوای چۆمچین بۆ تەراویح ئێمە نایخۆین ئەڵە مەڕۆم بە تەراویح ناڵم ئێوە مەیخۆن ئەڵە مەڕۆ بە تەراویح شێف دیار بە پرسیارێکی شخصی لێ بکەم لەسەرەوە شخصەکەی ڕۆژە نییە کە باش لە ڕەمەزانە لێو تێک ناچی ئاوە شت بخۆیت بە دوو جار لەم تێک چوە دوو جار شتی باشە خواردووە لێرە پەرداخێ خواردو نەمزانی شەربەتێکم خواردە دوزانم تامی چۆنە دانا تۆ شتە هەیە حاڵەتم وەڵڵی من زۆر حەزەکەم شتیوان بەسەر بێ بەس قەت تووشی ناوەنی زۆر دەگمەن ماوەسایەکەیە تەمەنی هەیە یادی بەخێر لە بەرنمەیەکم مقابلەم کرد جا باسی ئەو حاڵەتی کرد وتی جارێکیان بە ڕۆژوو بووم تی ڕۆژی سونەت بۆ دیارم تی چوومە بەیانێکی هەڵسام لە خەو چوون بۆ ماڵێک یا شتێکی ئاوا وڵا نامچیان نەخوارد و یا شتێکی ئاوا وتی نانیان هێنا تێرم خوارد هی بیرم نەبوو وڵا دوایی کە تێرم خوار هەڵسام وڵای خۆم بە ڕۆژوم وڵا دێوڵا کاکە تازە خۆ ڕۆژەکە هەرقی ناکردی ئەو داوەتم ئەمانە وتی چوون بۆ بازار چوون بۆم بای دوکانێک ئەزانی بۆ پێەکەنم ئەزانم ئەو لا چیە ئەمە بەحسا بە ڕۆژوو بە هەر سێژەمەکە لەوانەیە خواردبێ کورە سێژەم نا هەمووی خواردووە وتی چوومە دوکانەکە نازەم حەلەبی بۆ پاقلاوە هێنان مامۆساگیانی خوا بەخێر بتوانەوە تۆڵا دەستم پێکرد هەموویم خوارد وڵا دوای ئەوتم کوڕکاکە خۆم بە ڕۆژوو نیوە ڕۆژ نانی خواردووە ئیتر ئێوارەکە ماوەتەوە تەواو والله ئەو جۆر ڕۆژوو خۆشە ئەوە زۆر خۆشە گەرما ئینسان توانێت مساڵ ڕۆژوو وڵاو ترسام وتش پرسیارێکی شخصیتمە بێ چی لێ بپرسی ترسم نییە زەمیلێکە دەبوو هاوڕێیەکە دەبوو تێ لەوانەیە بیێنم واللهی ئیشەکەی وا خوازی ناتوانێت بێت خوا کاگنەریبان حەزی لێ بوو بێت بەڵێ بەڵام لێبەرەوە سڵامان هەیە تە بە منی وتی دایلو بنێ لێکەم بەخوا یعنی بەتەمای نەبین چاوەڕێی نەکەین وڵای هەر پێڵێمەوە بەڵام باوزان پێی ناکرێ ئەمە چێ قوڵپە قوڵب ئەمە شۆربایەکی برنج عفو مامۆسایجە بەڵێ بە کاکە مەعازیش شۆربایەکی برنجە بە گەرمە شانووی جاترەیە ئەوە هاشێ دیار لەسەر شاشش نووسراوە شۆربای برنجی خڕ برنجی چی جاترە زعفەران کەرە نعنا خوێیان ماجی مریشک زانی ئەگەر باجەکە تێک خوێتی نانوشامی نابێتی نابێتی ماجی خۆی سوێرە من ماجیم بە کەمترین شێوە تێکردووە جاتری زۆر تێکراوە لە جاتی کەرەکە هەچەنە کەرم تێکرە بە زۆر بەکەمی زەیتی کاشۆم کردووە شێف دیار چ ماجیەک باش نییە کام باشە بە باشەکە باسکەین بۆی خەڵک بیکڕێت یعنی یان بیخوات هەیەڵن باش نییە ڕاستە هەیە باش نییە و لە بازارشە هەیە بەڵام سامان ڕێپێدراوە ئەمە جۆرێک لە ماجیانەیە کە بڕکلی و شکراویتیایە بەڵێ گێزەری و شکراویتیایە اینجا ماجیک نوعیە ماجیەکەم پێ سەوزەواتە بە کوتێکێم بەڵێ بەڵێ ئەمە هیچ زەرری ئەمە بۆ وەک تامی مریشکەیان تامی مریشکە مریشکە تامی مریشکە زۆریش خۆشە لەوانەیە ئەگەر زەرریشی هەوێ باوا بڵین کاک شێخ لەوەی تر کە لە پاکەتەکەیە کەمتر بێ لەبەرەوەی ئەمە هەندێک سەوزەواتیشی بۆ ئیزاڵ ئەمە فەلی شتوانی بیکڕی بەڵام ئەوانی تداچێ دەستکاری مەینەکەی بکەن ڕێن کات و ئەوشتانی لێ بکرێت وڵای شێف دیار پڕ بەدڵ حەزم ئەلەمەیە بەڵام ناوێرن لە بەرینەکە بیخۆم ئێوارە
ئەمانەوەی هینەکەیە حیوانەکەیە ئەمان ئەوە حیوانەکان ئەوەیانە شێوی بۆ درە دروست کراوە بەڵام ئەمەیان هەڕێک بڕۆکلێکی ڕوت تەنیا بەخوێشەوە کراوە سعری چۆنەوە باشە بەڵێ ینی کە ئەمە کردە خواردن نابێ خوێتێکی ناوێتێکی تامیشی خۆشە و ڕەنگیشی سەوزباوە بەڵێ ئەو هینی ترچیە دروست کرد ئەمە سێ و ترێ و هەنارە کریتمەش ئەجاوە خەری بوو ئەو کاک شێخ تۆ زانی وەسی پێڵن بەڵێ چی کریتمە والله بەخۆ قسەم نەکرد پاون کاک شێخ ئەوە زۆر تامی خۆشە لای وەڵا زانوش خواردن بەسەر نەمەزای ناویچی وتی کابراچی بۆ دوگانەکە وتی کاکە شتێکی ها ئەڵی پرتەقاڵە بەس بچووکە وردوردە ئەوەنێ ئەومانەوە وڵات تامی زۆر خۆشەوە بەهای خۆراکی شیوازانەوە ڤیتامین سیشی زۆر تیابێت چکە ترشم ڕاستە کاک شێف دیار تۆ کاتێک خواردنێک حازرەکەی ئەم پرسیارەکە لە تۆکەم مەبەستم بۆ هەموو شێفەکە بە خانمانیش تا چەند گرنگە وەکو بڵێ ها زەوق و شەوق و خولیایەکت بۆی هەبێ خۆشەویستیەکەت بۆم ئیشە بێ بۆی ئەم ئیشە کە پێشکەشی مشتریەکەیت ئێمەیەکەیت چوزانم بۆ ماڵەوە خواردن دروستەکەی بە تام و لەزەت دەرچەوە نێ کاک شێخفاتە خۆی پیشەی شێف ینی پێش هەموو شتێک تااقەتە حەزت بە ئیشەکە بوو ئەتوانی جوانترین ئیشکی لە حەزت پێ نەبوو ناشترین ئیشەکە من ینی شێفی شێ مەزبوط نییە هەیە هاڵێ وەسای زەرور ناسای وەسای زەرورمان هەیە ئەوە هەیە بەڵام ئێستا بۆ بنە من 29 ساڵ تقریبا وە زیاتر لەم بۆوارەیە کارەکەم ئێستا زۆر حەزێکی تایبەتیم هەیە بە ڕازانەوە و لێرانی خواردنی زۆر و ئەو شتانە ئەمە بەس بۆ سەر شاشە ئەم حەزت هەیە و بۆ ڤیستیڤاڵ و بۆ کەسابەتی خۆت یان بۆ ماڵ و مناڵ و خێزان و ئەوانش ئەم ئیشە ئاواکەی زۆربەی کات لە ماڵەشەوە حەزم لێتی بۆ شێوازە لە بۆی مناڵەکانی بیخۆن چونکە تۆ زای مناڵ ئێستا کەمتر شتە خۆ ڕاستە شێف دیار تۆ یەکەم جار چۆن دەسەکرد بەم ئیشە ینی چۆن حەزت لێ کرد وەکۆڵە چێ پاڵی پیۆنێ چی پاڵی پیۆنێ بەبێەوەی بکەویت ینی پاڵی پیۆنێ بەبێ بکەم من کاتا خوشکەکەم بڵێن کاتی خۆی سیارە لێ لە کەرکووک چەند مانگی سێ مانگ چوار مانگی دایکم لە قسەخانە بە دیارە بوو خۆم لە ماڵەوە خەڵکی خواردن بوو لەگەڵ براکانمە ئیتر وای لە هات ترسم شکات چوومە کۆمپانیاکان چوومە شوێنی تر خواردنی تازیم لێنا ئیتر ترسم شکانی بەڕاستی زۆر حەزم لێ بوو یەکەم خواردنیشکە دووسم کرد گەرمە کوتاو خۆش دەرچوو زۆر خۆش دەرچوو شێف دیار یەک پرسیاری بکەم سەماڵی ناغزەلێنی کاکدانا من سەر لە شتێک دەرناکەم سا وازم لە پەیامی شەو ڕاپۆرتە بڵاو بێکە بزگەوتی گەورە هەموو ئێوارانێ خواردنێکی زۆر گەوراکە ئەو برنجە چۆن جوان دەرەچی ئەو ینی نازم چەند کیلۆکرد 200 کیلۆ چۆن برنجەکەی باش دەرەچێت هەتا برنج زۆر بێ هەتا شلەکە زۆر بێ خۆشتر دەرەچێت جوانترش بەدەستە دەرەچێت بەس برنجی کەم زعاتە دەرەچێت بۆ تۆ ئەوش لای ئێمەوانە بێ ئێمە کە ئەگەمانێت بەڵقی بە ئاگرەکەی شو هەیەوانە ئاگری حەقی هەیە و دوایەوەش هەموو قیاسە بۆ منە فەرێ برنج داوا چی بکاتە منجڵێکی گەوریان تەشتێکی گەورەوە وەکو قیاسی خۆی دایناوە پڕ بۆ تەشەشوان ئایتێکاتەوە بەکاری ئەزین چی کاک شێفدیار ئێستا بۆن و ناگەر بۆن ئەم پەرداخەوەتی ئەگەر لە ماڵەوە کاک شێخ بۆن دوو پەرداخ برنج لێبنی ئەڵە دوو پەرداخ و تۆزە ئاویتێکە بە 100 کیلۆ دوو فەردە برنج قسەکەی نەکاتەوە تەشتی گەورە هەیە بڕۆ پڕ تەشتەکە 40 کیلۆگرێ ئەبێت تۆ دوو تەشتی ئاوە ئایتێکی ئەو قیاسی خۆی ئەی تێکدانەکەی ئەی چوزانە تێکدانەکەی ناگرێت چۆن تەنەگەری ژێرە قیاسی ئاگرە زیاد کزی هەیە سەتەڵاقی وا پێشکەوتو هاتەوە چەند چاوی لە ناوێک هەیە بەڵام تۆ دوانە دانگیسێن بۆ برنجە ئەین کاک شێف دەرەسە بۆن تۆ پێت بڵێن کیلۆیە برنج لێ بنێ وەک لەوەی بڵێن 20 کیلۆ کامیان 20ەکە خۆشترە ئاسانترە ئەم قیاسی خوێ کاک شێف فاتح بۆ جەنابەت وەڵام من هەرتووکیان ناڕەحەتە تقریبا پیاڵەیەکی قورسە ڕاست ئەمڕۆ کاک شێف جلەکانیشی ینی ستایلێکی ترە زۆر باشە بەبەست وایە ئەو کڵاوی لەسەری هەیەتی وەکو لارەکە نییە شێوازێکی ترە وەزم جارێک باسی کرد وتی ئەمە بۆ چیە و ئەوان بۆ چیەوە نەبوو کاک شێف بەڵێ هەنانی ئوتێلەکان لە زیاتر بەکارێنێ هەشانە چێشخانەی شعبی ئەمەی من زۆر بەکار نایێنێ
ئەمە بۆ نەسە تۆ توانیت ئاوشت کەناڵێکی ئایا بەشداریکی ئاساییە بۆ فیستیڤاڵەکان هەر ئاساییە بەڵام هەندێک کڵاویتر چێشخانە شعبیەکان بۆ ئەبێ سەفەری بێت فڕێدرێت فڕێدرێت عراقە زۆرە ڕاستە وای ئێمە ئەمڕۆ بڕگەیەکیشمان هەیە باز لە سەلامەتی هەڵگرتنی خۆراکەکەین یعنی ئەم خۆراکی تۆ ئامادەیەکی کاکشێف خۆت شکە لە بوارەکەیت چەند گرنگە کاک شێخ فاتح کە ئامادەیەکە شتەکان فرێژ بن باش بن شتی چاک بێ دوو ئەوەنە و سێ ئەوەندە و دە ئەوەنەش گرنگە چۆن ئەم خواردنە کەمایەوە بەشێکی هەڵی ئەگری بۆی ژەمی کە سوودی لەوەگریوانە وایە بەڵام ئێستا ئەم خواردنانە بە هیچ شوێ نابێ هەڵگیرێت ئەمانە ئەمە بۆ شێوازە بێ بخورێت ئیتر نابێ بمێنێتەوە هەڵگیری لە سەلاجا ناوەڵات چونکە ئەمە بەتایبەت ئەمە تەڕەپیازەکەی سەلاجەوە تۆزە مشکلەیە یعنی کاڵەکێکی تیا ڕێکێکەیەت تۆزە کاڵەگ و پیاز ئەوە کاک شێف دیار تۆ باسی ئەوشتانت کرد لە سەلاجای سەبعزێ شت هەڵگرتنی چۆنەیسە تۆ کاڵک پیازوانی پیاز ناخرێتە سەلاجەوە هیچ بەڵام کاڵک چۆن هەڵەگریت ئەگە قاشکرا ئێستا پەنگینی وا هاتووە لە شێوی کڵاوە ڕێکێکی بەناو کاڵەکەی خۆیتە دایپۆشی نەبۆ نیەت نە وشکی شەبێتەوە وشکیش نابێتەوە زۆر ئاسایی زۆر جوانی شەبێت باشە یەک پرسیارێکە کاکشەوتی پیاز ناکە تاوان ئەم گفتوگوێ بۆیە لەگەڵ جەنابەت ئامان ینی ئیدامە پێین هەم کۆمەڵە زانیاریە هەم بەڕاست ئێمە میوانی دووەمان ئەو ناناوەکە کە بەتەواو بێت دیارە گرفتێک دروست بۆ ئامادە نابێت بۆیە حەزەکەین لەگەڵ تۆ زیاتر گفتوگۆکە بکەین کاکشەو دیار پیاز جارێت و پیازێکی گەورەیە قەبارەکەی گەورەیە بەس بەشێکی لێ خۆی یان نیوەیە خۆی کاکشە بۆی خەسار نەبێ پیاز بە هیچ جۆرێک هەڵگرتنی هەیە یان کە بلەتێکت ئەوەی خوراوی نەخورابێ فڕێ بدرێت پیاز نابێ بە هیچ شێوەیە هەڵگیرێ لەبەری شتێک لەوانی کە پیاز لە دوای 20 دقیقەمانەوەی میکرۆ بەخۆیەوە وگرێ ئەی لە مەتەعمەکانە چۆن لە تەکرێت و دانرێت بۆ کەبا بڵێن ئەخەت بۆیە لزنەکانی قەمخامێت و دایری بڵین سەحا ئەگەڕێ بەسەر شۆنانەیە بۆ زۆرتری کە ئەو شتانە نەیەڵێ یعنی هەموو جارە پیان باش نییە باش نییە پیانەوە بۆ منە ڕێستۆرانتەکان یان چێشخانەکان یانزەوە کرێتەوە چێشخانەکەی ئەڵێ بتۆ لە یانزەوە شتەکان بزنیت نابێت شەشی بینی خاصن پیاز بەتایبەت پیاز ئێستا زۆری پیازی چێشخانەکان و کەبابخانەکان لەو کاتەیە دەزنرن کە تۆ کەبابەکە داواکەی چونکە ڕقابە بەسەرانەوە تامان لەو کاتیشە کاک دەنا پیاز یان سەوزا شۆردنەوەیکی زۆر باشیە بێت ڕاستە ینی ئیسا ڤایرۆسی چکەر ینی یان کۆمەڵە ئەکیاسمایی هەیە ئەکیاسمایی نەخۆشیەکە زۆر ترسناکە بەڕاستیەویش یعنی ئەم کیسە دروستە بەهۆی ئەوەی کە سەوزەکە جوان نەشۆراوەتەوە پاک نییە کەسەکە ئەیخوات کە ئەیخوات لە ڕێی تەمان لە ڕێی حیوانات و لە ڕێی دووڕڕی جەماعەت و بینەران یان لە ڕێی سەگ و پشی لە ئەوانەوە نەقڵەبێ ئەم کیسە ئاویانە جاری وا هەیە لە کەسێکە لە ناو سەریا دروستە بێت کە ئەو کەسە خواردی لە ناو مێشکە بەڵێ ینی ئەبێ لە عملیات بکرێت لە ناو جگەریا دروستە بێت یعنی لە ڕیخۆلە یەک پارچە بڵاو بێتەوە تۆ ئەم کیسە ئەگەر بە ساغیش دەرینێنی لە عملیاتە بتەقێ هەمتر بڵاو بێت و جارێت کەسی وا هەیە بڵێ کیسی کیان بە دەرهێناورەشنی تر هەندە دروست بۆتەوە لەبەرەوە باشترین شت بۆ خوشکانی بەڕێنزەوەیە کە پیان بڵین کە زۆر ئاگاتان لە شۆردنەوەی سەوزە بێت و سەوزە زۆر باش بشۆرێتەوە نازانم لە ڕستۆرانت و لە شوێنەکانە ڕعاتی و حاڵەتاکرێت کە زۆر باش سەوزە بشۆرێتیان ئەوەنە زۆرە ینی ناتوان فرێ ئەوە ناکەوت بە پێی شۆن کەوت هەیە بیریشی لێ ناکاتەوە ینی لاچی ساحبی چێشخانەکەش ئاگای لێ نەبێت شاگردەکەی بە شێوازێک لە شێوازەکان هەبیری لێ نەکات بەڕێی کات بەڵام زۆرینی زۆر ئێوە ئاگادار بم چونکە پێشتر من لەگەڵ هەندێک لە لیزنەکانی کۆمەڵە میوانخانە چێشخانەکانە گەڕاین پێشترینیمانە زۆرینیان یا بە خێویان بە سەرکای شۆرنەوە والله تا بۆ بکرێ باشترە لە خواردنی دەرەوە ئینسان دوورکەوێتەوە کاکشەخ تامەجای بێ ینی بڕۆم پێ بکەم لە ڕووی مەسرەفە زیاد بەتایبەتی سەوزە و شت یانە بێ زۆر جوان پاک بکرێ بەڕاستی زۆر بەتایبەتی لە ماڵانە کاک دانایسە لە ماڵە ئێمە قسە بۆ خوشکانی بەڕێز دەکەین کە ینی زۆر ئاگایان لە شۆردنەوەی سەوزە بێت ئەبێتە وەسفی خێزانم لێرە بەس کاکشێخ من لە هەموو ماڵە ناوەرم سەوز من دوو خواردنێ ناوەرم لە دەرەوەی ماڵی خۆم نای خۆم زۆر ترسم هەیە یەک سەر و پێ دوو سەوزە یعنی من ئەزانم خێزام سەوزە چۆن ئەشواتەوە دەردی ئەڵێ ینی ئەگەر لەوانێ هەر هەچی پرۆتین و ڤیتامین و کانزا ئەوی تیا بێ ئەوە باش ئەشواتەوە بەسمە چییە ینی بەس لە شوێنانی کە لەوانێ وەکتووە فەرمێر ئا بیخەنە بەر ئاوێک بخەنە تەشتێکە وەکسە بێنە نە زۆر زۆر بە تایبەتی کاهویش کاهوچکە
ئەو پێچاوپێکی زۆرتیایەنی پاک نابێت و جاری وایە بێ زۆر ئاگامان لەوە بێ کوزەڵە ئەوانە هەر زۆر ینی بێ باش بشۆرێتەوە بڕاستی باسی تایت و این عفو باسی سرکە و خوێت کرد باشترین شتێک کە سەوزەی پێ بشۆرێتەوە چییە؟ دەرمانێکی ئەوم سەیدەلەکانە هەیە لە دەوانە کودێوارەکانە هەیە وڵامی جۆی ناواگەی نازان وەکوی تۆ چۆنەوە دەزان تۆ باشتر بزانانی بەڵام دەرمانی کوردەواری و هەر بە ئەو خوێش خۆ تۆ ئەتوانی بە خوێش پاکیکەیتەوە سرکەش ئاینشتە بڵێ ڕاست ئەوە ئەگەر ڕۆژەی شڵا بیرمان نەچێکاکدانا یەکێک لەو پزیشکانی تایبەتمەندی ئەو بابەتەیە لی بپرسین زۆر باشە چکە بەڕاستی من خۆم زۆر و حاڵەت بینم کاکدانا چکە لە عملیاتە ئیشەکە ڕاست خەڵکێکی زۆر گیرۆدەیە بە ئەو نەخۆشی کیاسمایی پیاڵێن کیسی ئاوی و ناوی شوێنەکان نابین خۆشنی ناوی شوێنبەری بەڵام هەندێک شوێن کە سەوزەی زۆرە ئەو نەخۆشیە لەو شوێنانە زۆرترە ینی سەوزەی زۆرەیان زۆر باشە بەڵام لەوری پاک نایشوان دیارە بە ئاوی پاکیش ئاویش زۆر بەسەریا بڕۆ هەر سەوزە پاک بێتەوە بەڵام خوێکە زۆر باشە ئەو دەرماننی تر زۆر باشە ئینشاڵڵا بەکاربێت ڕاستە دەسە خۆش بێ کاک شێفتیار تۆ شتێک ئەگەر حەسکەیت ینی زانیاریەک شتێک بێڵی دێرەوە وەڵام من هیوادارم ئەم شتانی کە ئێمە دروستیەکەین کە تەندروستە لە ماڵەکانتان نەمتوانن بە ئاسانترین شێوە دروستیکەن من زۆربەی ماڵەکانم بینیوە هەندی کەسم بینیوە میوە و هەندی خۆراکانی لە ماڵە فڕێ ئەدرێت بەکاری ناهێننەوە لە خۆڕا لە ناو سراجەکانە جا بۆ ئاو دیکۆرێکی جوانی پێ ناکەن شتێکی جوانی پێ ناکەن سەفر خوانەکانی خۆتان پێ نەگەت سێوەکە بە ساقی بینی تۆ ئەو ئیشتیاق بۆی نەچەوە ئاوا ئەم تریانە و قاشقاش کردو و خچوتە سەر ئەبسێەوە و هەنارێدانا و تەرتیبات لە خۆ بەشکراوەم لە تۆ لە ماڵەکەی دایکتەوە خۆدەوە فڵان کەسەوەی خۆیتر بەشکراوە ئامادەیتر خۆ دەستخۆش بەس سێویش ئەوزامەگەر مدەتی ئاوات مێنێت و دوایەوە خەسارە بێ سێ ڕەشە بێتەوە بەڵەوەکو پەتاتەوە وردە دەوازم بچینە لای ڕێکلامێکی تر باشترە زۆر باش شەخفاتیحانیە باش زۆر برانی دەرهێنەر باش وڵاوە بزانم نەچینە لای ڕێکلام باشە چونکە وردە میوانی تەوەری دۆمان ئامادێ و ئێمە بچینەوە بۆ ستودیۆی سەرەکی فەرمو خۆش بێ و بەشی یەک هەفتە قسەمان لەگەڵا کرد هیوادارم بەردەوام بن بەردەوام من لەوەی کە میوانەکانمان خزمەتان کاک شێخجان بەڵێ ئەم تەوەرە تەندروستیشمان گرنگە بەڕاستیوانە باس لە شێوازی تەندروستی هەڵگرتنی خۆراکەکەین بەڵێ وەک ئاماژەمان پێکرد پێشتری ژانی خۆراک چەنە فرێشیەکەی ئامادەکردنەکەی گرنگە ئەوەندە زیاتریشی ئەوەی کە ئەمێنێتەوە هەڵگرتنەکەی لە چ دەفرێکە لە چپلێکی گەرمی لە چپلێکی ساردیاوانی کاکشێخ هەڵبگیرێ ئەمەش زۆر بەڕاستی گرنگە چونکە گەروانە بێت تەندروستیمان تێگەچێت خۆراک سەرچاوی ژیانمانە بەڵام خۆراکیش سەرچاوی ناجێگیربوونی تەندروستیمان ڕاستە طبعاً دکتۆر ئەرکان ئەگەر هات بێت وەڵاهی برانەگەر پێمان بڵێن بەڵێ ئەوە لەوانە سیسانێکی تر ئامادە بەڵێ حەزەکەم و پرسیارشی لێ بکەین هەرەوەیکی سلیا پرسیارمان کرد جەناب ڕەنگە معلومات لەو بوارەشە هەبێ مادەم پشکێنەری نێودەوڵەتی سەلامەتی خۆراکە ینی بەڕاستی خۆراک سەلامەتی خۆراک لە ئەمنی قەومی کەمتر نییە کاکڕاستە تۆ گەر شتێکی یەکسپایر بێتە کوردستان خەڵک بیخوا نەخۆشی بڵاوە بێتۆ ینی شتی خراپ هەیە کە بڵاو لەبەرەوە ئەمنی قەومی چەندێک گرنگە ئەوەنە ئەمنی خۆراک و غیدایی زۆر گرنگترە کە بیپارێزین وازە میوانەکە ئامادە بووە حەزەکەم جەنابەت پێشوازی لێ بکەی مامۆستا باش دکتۆرکانیان فەرموو عليك السلام دكتور جان باشي أحوال باشا ما قال رمضان يا قبيل رمضان السلام عليك السلام دكتور بخير بي سرچاو كانم يا خو بخير بي خير بي اخو سرچاو دكتور كان يا خو بخير بي يا حبيبي تو باشي يا خو سلامت كلام بخير بي سلامك باشن حالا حالتان تندرستان حظ كم يك برسياري بشخصي دس بيكين فرمو تو سفري كي خارجي كردو الحمد لله شادي كي باش لوي هنا خوندك کرد ئەو سەفەرە چۆن بوو چی دەستکەوت لەوێ چی فێر بوویت بهێنیتەوە وڵاتی ئێمە مەبەستە کەنەدا بوو بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ میوانداریتان سپاس دیارە سەفەرەکە شەخسی بوو بەڵێ و ینی بەرنامەیەکی حکوومەتی کەنەدا بوو بۆ بەرنامێکیان هەیە پێوترێ بۆ سکیلز وۆرکەر یعنی بۆ دەستی شارەزا
تر خێزانی بوو سەردانەکە الحەمدڵا و دیپلۆمێکی باڵاشمان هێنا لە بواری سەلامەتی خۆراکە و لەگەڵ یا مافی کۆفی پێترێ ئیقامەی دایم ئەومە من دەستێنا و نیەتمان وا بوو کە بینەوە لە وڵاتە بەڵام سپاس بخوا دوای هەسەنگاندن و هێنان و بردین لەگەڵ ماڵەوە و لێکدانەوەی لایەنە باشی و خراپەکانی ژیان لە دەرەوەی وڵات گەشتینەوە قەناعەتی کە بەیەکجاری بینەوە الحەمدڵا ئێستا لەگەڵ ژیان لێرە بەردەوامی الحەمدڵا جابا لەسەر ئەم پرسیارە تایبەتانە درێژەی پێبم آخر بابەتەکە بابەتی ئێمە ئەوە حەز نەمان لەو جدیاتە نییە دکتۆر جان ئەوش باسەکەین خەمەنە بێ ئەفەرموویت لەگەڵ خێزان ما قسەمان کرد و گفتوگۆمان کرد و ئایا بمێنینەوە یان نەمێنینەوە ئەم گفتوگۆیە هەر بەڕاست گفتوگویەکی زۆر تێر و تەسەل بوو یان تۆ بڕیارەدا یان ئەو حەزیناکرد بێنێت و من حەزەکەم ئەوەی ئەو دی و پەردە چی گوزەرا یعنی بە قسەی ئەوت کرد ئەو حەزینە کرد لە ماڵی باوکی خوشک و براکانی دوورکەوێت و چی بوو بۆ نەمانەوە ئەلبەت من بەدەر لەم سەفەرە چەند جارێک ینی ئێساش الحەمدڵا بەهۆی شوکارەوە سەردانی وڵاتانی ئەوروپی هەمووی کردبوو ڕاستە و بیرۆکەی ئەوم هەبوو کە ماوەیەک نەک بێکجاری ماوەیەک کە دەروی وڵاتە بژیم خۆ و ماڵم بەوەی سوود لە کەلتور و خوێندن و سەقافەتی وڵاتانە بەدەست بێنین هەمیشە ئەوە بەزانی کە بەتایبەت لە ڕووی کللتوری و کۆمەڵایەتیەوە کە دوو پاکێجە ژیان لێرە و ژیان لە وڵاتانی ئەوروپا بوون و کەنەدا بە تایبەتی کەنەدا ئەمریکا کە بڵی نەک سەخت لە ڕووی فریدەم و لە ڕووی چی پێڵێن سربەخۆیی بوون و ئەوانەوە زۆر سربەخۆترن هەتا ئەوروپا شەر وایە قەناعەتەکەمان وا بوو کە ڕاستە لەوەیە کۆمەڵێک جوانی سروشت خی گەورە وڵاتێکی زۆر تایبەتی بۆ دروست کردوون لە ڕووی داهات و لە ڕووی حتا داهاتیش بەڕاستی ئەوەنە نییە لەوێ ینی ئەو داهاتە بەرزەی کە هەتە خەرجێکی زۆر هەیە ینی ئەوەی کە پێوتێ سەیڤین هەڵگرتنی پارە پاشەکەوت لەوێ نیتە ئەوەی کە دەستەکەوێ خەرجەکەیتەوە و سروشتی ژیانەکە وایە کرێ بەرزە تاکس هەیە ینی بۆ نمونە کەسێک ئەگەر دەخلێکی $3000 هەبێ لە کەنەدا بۆنم باسکەین تقریبا $700 بۆ $800 بە تاکس یعنی لە 111 تا معاشەکە و بەرز بێ داهاتەکە و بەرز بێ تاکسەکە بەرز بێ لەوانەیە بەبستەوە بێ مناڵ ینی بۆ ئەوێ باش نیە ئەوەی ویستم بیڵێم ئەوە بوو کە ئێمە پێمان وایە بە شخصیەن ئەمە لەوە چێ هەندێک بەڕێزکە لەوێ هاوڕێمان نووسە لەوێن ئەمان پێ ناخۆش بێ پێم وا بوو کە ئێمە ئەو پرۆگرامی حکوومەتی کەنەدی هەیەی بۆ پەروەردەکردنی مناڵێک لە بەیانیەوە 8 تا 3 ئێوارە ئێمە نەمانتوانین بەرەنگاری ئەو پەروەردی ئەوان بینەوە هەرچەند ئێمە مەسەڵەن ناو کۆمیونیتێکی موسڵمان و خەڵکی خۆمان نابووین بەڵام قەناعەتمان وا بوو الحەمدوللا کاتێکیان خوا بەخێر بێنن ئینشاءڵڵا ئێوە جنابتان سوود دەگەێن بە کوردستان و بە خەڵکی وڵاتی خۆمان دەربارەی سەلامەتی خۆراک چییە کاکتۆر؟ بەڵێ سەلامەتی خۆراک بابەتێکی تایبەتە بە پاراستنی مرۆڤ لە هەموو ئەو هۆکارە فیزیایی کیمیایی بایۆلۆژیانەی کە ئەگەرێک هەیە لە ڕێی خۆراکەوە زیان بە تەندروستی مرۆڤ بگەێنن و زیانەکان ئەگونجێ زۆر سادە و کەم مەترسیدار وەکو سکسوونێکی ئاسایی یاخود تەسەمومێکی ئاسایی ژاراوبوونێکی ئاسایی یاخود لێکەوتەی خراپی کاریگەری تەندروستیە بێ وەک نەخۆشە توندەکانی وەکو شێرپەنجە و تا دوایی ینی هەموو ئەمانە ئەچکەونە چوارچەوەی سەلامەتی خۆراکەوە باشکاک دکتۆر خواردن لە ئامادەکردنی لە بەرەمێنانی تا ئامادەکردنی و تا هەڵگرتنی و تا خواردنیشی تەنانەت ئەکرێ بڵین ئەم قۆناغانە ئەمیان لەمیان گرنگترە بۆ سەلامەتی ژیانی ئێمە لە ڕووی تەندروستیەوە یان هەر قۆناغە و تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە ئێمە شێفەکەی ئێمە یان کەبانەکان لە ماڵەوە کاتی خواردنگ ئامادەکەن خواردنێکی باش ئامادەکەن فرێش بە ڕۆنێکی باش لە دەفرێکی باشە ئامادەیەکەن بەس ئایا هەڵگرتنیشی بەقەدەر ئامادەکردنەکەی گرنگە من حەزەکەم لەسەر ئەم قۆناغانە قسەم بۆ بە دڵنیاییەوە ئەو زنجیرە و چینی کە لە کێڵگەوە هەیە تا دوورینەوە خودڕێنینەوەی میوەکە و بەرهەمەکە ئەمانە یاخود گۆشتەکە سەربڕینی و تا نەقلەکەی دواتر هەڵگرتنی پاشان ئامادەکردنی هەموو ئەمانە
مەترسی خۆیان هەیە و گرنگی خۆیان هەیە بەڵام ئەوەی کە زۆر فۆکەسێکرێت سەری چۆرێتی هەڵگرتن و ئامادەکردنیتی چکە زۆر جار خواردنەکە پاکە تەندروستە جوان ئامادە کراوە خۆڵی چکە خۆڵ مەسەرەن سەرچاوێکی پیسی و ئەوانەیە هەموو ئەمانی پێوە کراوە بەڵام پلەی گەرمی زڕوفی تایبەتی خەزنمانە یاخۆ ئەو گۆشتە بە جوانی هاتووە خەزنەکەی باش نەبوو ئۆتۆماتیەن گەشەی تیاکای کووتمان لە خەزنە ئەگەر بینە سەر خەزن چوار یاسامان هەیە کە زۆر گرنگە کۆڵ ینی سادی کەرەوە سێپەرەی جیای کەرەوە پلەی گەرمی یان لە پلەی گەرمی تایبەتیە ئەمانە هۆکارن بۆی کە تۆ ئەو خۆراکە پارێزی بەڵێ کاتۆر مەسلەیەک لە ناو خواردنە زۆر یانەکەوێتە بەرگووی هەمومان بەس ئایا لە ڕووی زانستیەوە ئێوە چۆن هەڵسەنگاندن بۆ ئەو مادەیە ئەکەن یعنی ئیسا ماوەدی حافزەکە لە شتێکایە تا چنێ بڕەکەی طبیعەتیایە بێت تا چنێ خراپە ئایا ئەو خواردانی کێتە وڵاتی ئێمە ماوەدی حافزی زۆر تایە کەمی تایە هیچ پشکنینێ بۆ بوارراکرێت بڵێ لە هەموو عالەمە دوو جۆر خۆراکمان هەیە خۆراکێکمان هەیە کە پێوتری ئۆرگانیک یاخود ئەو خۆراکەی کە هیچ ماوەدێکی کیمیایی لە کێڵگەوەتیانی هەتاکو خەزنکردنی و خۆراکێک کە غێری ئۆرگانیک بەکارهێنانی مادەی پارێزەر لە عالەمە ستاندەری PPM خۆی هەیە یعنی ئەم ستاندەرانە سەدان توێژینەوەی زانستی سەرکراوە و لە دووربەوداشان زیان لەشی مرۆڤ ناگەێنێ ئەگەر لەو ستاندەرا بێ بەڵام گرفتەکە لەوایە ئەبێ ئەو ستاندەرانە بە کوالیتی کۆنتترۆل ئابڕۆ و جیاز و ئامێر و دەستگای کوالیتی کۆنتترۆل لە وڵاتەیە عشوائیەن هەموو سامپڵاتێک کۆکاتەوە بۆی بزانێ لە کام لەم سامپڵانە مادەی حافیزە زۆرترە بۆ نمونە بۆ بەرهێنێکە چێک شتێک لە وڵاتێکی دراوسیەوە هێنێ ئەوە بەرهێنا بۆ ئەوەی ئەم گۆشتە خراپ نەبێ بۆ نمونە ئەوەندە NaCl تێکە ئەوەندە مادەی حافزی تێکە کە بۆ نمونە ماستێک بۆ نمونە ماست باسکەین ماستێک لەبەر ئەو خۆرای دە ڕۆژداینی لەوە چه خراپ نەبێ ئەوە چی بۆچی وەلیات ئەمە کوالیتی کۆنتترۆلەکەی نەهاتوو بزانێ ماستە پشکنیە لە کوردستانە باشە کاتۆر ئەو پشکنینە کۆمەڵە کۆمپانی تایبەتی لە دروازەکان ئەیکەن لە ئاسی ساندەری نێودوڵەتیانی نەخوارین مقارنەی بکەین کاک تۆرێمە ئەبیستین لێرە و لەوێ لە هۆکارەکانی ڕاگەاندن ئەو وترێ لیژنەکانی قایم قامیات ئەوەندە تۆن گۆشت ئەوەندە تۆن خواردنی بەسەرچوان لە فلانە مارکێت لە فلانە دوکان لە فلانە شوێن گردوانیە سووتانیان ئەی ئەبێت چەنی کە فرۆشرا بێ و خەڵ خواردە بێتی ئاگای لێ نەبوو بێ قسەکە لەوەیە ئەم بابەتە خۆراکیانە کە دێن شێوازی هەڵگرتنەکەیان دروست نییە وا تێگەچەوەی جەنابەت فەرمووت چوار قۆناغەیە یان نا با بڵێن هۆکاری دیکەیە کە تێگەچن بەڵێ کۆمەڵێک هۆکار هەیە کۆمەڵێکیان کاوەی ئێستا لە ئاخرشتا لە ئەنجومەنی پارێزگای بەغدا کۆبووە لەسەری مەسەلەن هێلکەی هێنرێ لە ئێرانەوە ئەم هێلکە خودی خۆی فاسز بووە خراپ بووە هاتوتە ناو بازاڕەکانی عێراقەوە و ژێرایی بوون ڕوویە لەو ماوەی پێشوە ئەمە هەر خودی خۆی خراپ بوو بە بڕێکی بەهایەکی کەم بازرگانێک بە قاچاق تاقلی وڵاتەکەیەکە ئەمە جۆرێکیانە جۆرێکی تیان ئەوەی جەنابتە کە زڕوفی نەقڵ بۆ نمونە گۆشتێکی گۆشتی بەستوو لە هەموو عالەما بەکار ئێنرێ و ستاندەری خۆی هەیە ئەم گۆشتە کە نقلی ئەەکەی بۆ ئێمە لە شارێکەوە نقلمانەکرد بۆ شارێکە ئەبوو چی پێوترێ گەرمی پێوی تۆمارکەر بە کوردەکەی گەرمی پێوی تۆمارکەر بخێتە ناو چەند کارتۆنێکەوە بێەوەی ئەو بازرگانە بزانێ کام گەرمی پێوەیە ئۆتۆماتیکیان کەسی ڕێگەی پێدرا و گەرمی پێوەکەی دەرەهێنا هەموو ئەو مەسافەیە 40 ساعتە 50 ساعتە ئەکوردە بە کۆمپیوتەرەکە تۆ ڕکۆردەکەی پیشان ئەیە ئەمە لەکوێ ئەم پلەی گەرمی بەرز بۆ و دابەزیەوە چکە هەموو دابەزین و بەرزبوونی پلەی گەرمی لە مادەی بەستووە بەهای پرۆتینەکەی ئەڕە و بەکتریا ئەوەی جۆرە بەکتریایکی خۆشیێن هەیە گەشراکە سرمەفیلان پێوتر ئەمە لێرە ناکرێ ئەفشتانە بۆ ئێمە ترسێکە لەوایە کە خەڵک بە دوای فرێش ئاگەڕێ بەڵێ ئەی کاتۆر لە بەنسبەت گۆشتی حیوانی جنابتان ئێم بەرەو ڕەمەزانە ڕۆین و دوایش بەرەو جژنی قوربانە ڕۆین و ینی گۆشتی حیوان ئەو بە فرێش ئێمە سەریە بڕین و ئەی خۆین و تاو ینی ئابۆ جۆرە سەرە بڕێت باسی جار لە بۆبوونی قوربانیەوە هەرچەند وەختی قوربانیش نییە ینی گۆشتێکی زۆر حیوانێکی زۆر سەرە بڕێت لە جاتەکانە لە شوێنە دوورەکان لە قەسابخانە سەر نابڕێ زیانی ئەو حاڵەتە زیانێکی مەترسیدارە ئینسان حەزەری لێ بکە لەو گۆشتانە یاخودنا
بەدڵنیاییەوە ئەمە چەند جارێک گوتومانە تەنانەت ئێستاە کەسێک لە لە ڕێگەی هەولێرەوە هاتمەوە لامە لە فلانشن بەلای گۆشتەکە نەڵین یعنی خەڵک هەیە لە بەر چەند هەزارێک ئەچێ لە بریەوەی کیلۆی گۆشت پێ کیلۆیەک بەکتریای کڕیوە گۆشت ئاژەڵ کەسەر ئەبڕێت چەند جارێک گوتومانە بەخانە و شانەکانی لەشی ناوترێک گۆشت پێوترێ ماسوولکە دوای گۆڕانکاری فیزیایی و کیمیایی کە بریتە لە هەڵگرتنی ئەو ئاژەڕە لە پلەی سفر پلەی سەدیە لە 12 بۆ 4 کاتژمێر کەوەی لە قساخانەکانەکرێت اینجا بە گۆشت ئەمە یەک دووەم زڕوفی ئامادەکردن زڕوفی ئامادەکردن یەکێک لە برەمەکانی گەورەی سەربڕینی ئاژەڵ کە بریتە لە کۆنتامینیشن پیسبوون یعنی بۆ نمونە هەوا خۆی پیسە لە هەوایەکی کراوەیە سەر ئەبڕێ ئەمەندە لەبارە خوێن و گۆشت بۆ گەشەی بەکتریا لە ماوەی 20 خولەکە 4 ملیۆن جار بەکتریا توانای دابەشبوونی هەیە 4 ملیۆن جار یەک بەکتریا 4 ملیۆن جار توانای دابەشبوونی هەیە ئەمە وای کردووە کە لە هەموو وڵاتانە زڕوفی تایبەتی هەیە قسابخانە بێت لە 8 پلەیە ئەو گۆشتە ئامادە بکرێ و ڕاوانێ بەڕات کرێ سادکەوە پاشان بنێرێ بۆ بازارەکان دوای بڕاری دوای ئێمە نمونە لە کەنەدا قەسابخانە گەورەمان هەبوو دوای 24 کاتژمێر گۆشتەکە جیاکرایە و بڕارەیە چەنی فرێژ بێ چەنی بەسوو بێ لێرە ئەوە ناکرێت ئەی کاک دوکۆر بۆ لێرە خەڵک حەزەکە ها لای خۆمانە لێ بەدەستی خۆی یا خۆی ئامادە بێ کە کارەکە چوزانم مەڕەکە سەر ئەبڕدرێ گیسکێکە سەر ئەبڕێ و ئەڵێ هەر ئاوا خۆشە هەر بە فرێشی شیشێکی لێ خۆی یا یەکسەر بیکی بە قۆزی یا مریشک بە فرێشی بەڵام چەندین کەسێک و بەڕێز شارەزاڵە نە ئیلا ئەبێت چەند سەعاتێک لە ساردکەرەوە لەو پلە تایبەتە بێ ئەنجا دوایی بخورێ باشترە بەڵێ بۆ مریشک لە بروی پێکاتی ڕیشاڵەکانی مەسولکی جیاوازە مریشک 2 بۆ 4 ساعت یاخود 3 بۆ 6 ساعت لە ساردکەرەوە بێ ئەوە ینی ئەوش یەکسەر نەخورێ باشترە یەکسەر نەخورێ پاشان حەز وە کللتور زۆر جار یەکداگرن لەگەڵ بابەتی زانستیە ئەم حەزە هەیە بەڵام پێچەوانەی ئەو زانستێکی ئەمە متەبعین و سەری ئەڕێن و ئەو توێژینەوانی کە ئەکرێ چونکە ڕاستە و خۆ پلەی ترشێتی ئەنی بۆ نمونە لە حەوتایە گۆشتی مرۆڤ و گۆشتی ئاژەڵ کە زیندووە کە ڕاستە خۆ ئەمرێ ئەو ڕیخۆڵەیی کە لە ئاژەڵایە خی گەڕای دروستوە کە گیانی دەرەچێ ئەو توانایی ڕێگریی کە ڕێخۆڵە هەیەی ناڵێ ئەو پیسی وشتە بەکتریاکان بچنە ناو لەشەوە ڕاستە خۆ ئەو باڵانسەی لەشی ئاژەڵەکە تێکەچێ بەکتریاکانە چنە خوێنەوە لە ڕێگەی ڕێخۆڵەوە کە ئاژەڵەکە ئەمرێ لەو ماوەیە پلەی ترشێتی ئاژەڵەکە دابەستێ بۆ 5.8 ئەوانە ئەو پلەی ترشێتیە و لاکتیکە سیدێکە دروستە بێ کافیە بۆ کوشتنی ئەمە خۆی گەۆ خۆی دروستی کردووە نظامە ئاسایەکەیەتی کافیە بۆ کوشتنی بەشێکی زۆری و بەکتریان بەڵام تۆ ڕاستە خۆ بەکاری ینی ڕێگەیەکەی بۆی کە خۆت ئەو بەکتریا خۆشیانیانایی کە لەناو ئاژەڵا هەیە و تەبیعی هەیە تۆ ئەگەرێگەی بۆ خۆ بەکاری بێنی بە کوڵانەکە هین نابێت ئەوە الحەمدولایەکێکە لەو شتە کەلتورە باشانی کە هەمانە زۆر حەزمان لە کوڵانە کە ئیتر سەلامەتە و زۆر باشە بەڵام با ینی ئەمە بگاتە هاوڵاتی ئەوەی کە ئەڵێین یەکسەر نەخورێ مەبەستمانەوە نییە بیبەستێ مەبەست ئەوەیە بەڵێ فەرمووت مریشک ینی باڵندە 2 بۆ 4 ساعت بەڵێ لە بەشی خواروی سەلاجەکە بەڵێ دایبنی ئەنج دوایی بخورێ باشترە بابەتی ئاژەڵیش لە 12 ساعت کەمتر نەبێ هەر لە سەلاجەیە بێ نەک بیبەستێ دوایی بەکاربێنێ بیبەخشیتەوە خێرەکەی زیاتر ئەگەر باسی قوربانی ڕاستە خۆی باشترە بەڵێ کاتورکیان لەسەر سەلامەتی نازانم سەوزە و میوانە پرسیارە لێ بڵێ سەوزە و میوە چۆن سەلامەتە چۆن بیپارێزینە ئەمە قسەیەکمان لێوە لەسەر کرد لەگەڵ شێف دیارە ینی هەندێ نەخۆشی هەیە کە ئاگوازرێتەوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ ینی ئەکیاسی مایی و ئەو نەخۆشیانە ینی سێرەی خەڵکێکی زۆر زۆر هەیگیرۆ دەیە بەدەستیەوە چۆن خۆمان لەوە پارێزین وەڵی سەوزە و میوە لەو بابەتەی جەناب و خراپتر سەرەتا ئەبێ بزانین سەوزەکە لە کوێنی کۆمەڵێ بابەتمان هەیە بەداخەوە لە کوردستان و لە زۆر وڵاتە باوە لە وڵاتانی ئاسیای ناوەڕاستەوانە ئاودانی سەوزەیە بە مەزاری ئاوی قورس بۆ نمونە قورقوشمانێ پیبی قورقوشم ئەگەر بچێتە ڕێگی کەرەوزەوە بۆ نمونە بیشی کوڵێنی قورقوشمەکە هەر ناڕە بۆیە زۆر گرنگە بزانی سەرچاوی ئاوی سەوزەکە چییە
پلی یەکەم ئەو یەکەم پلی دووەم پاکردنەوەی سەوزەیە لە هەموو مادەیەکی بینراو قوڕە خۆڵە ئەو شتانە بۆ نمونە ئیکۆلایمان هەیە ئیکۆلای ئەو ساڵە لە فلۆریدا ڕوویە بڵاو بووە لە ناو کاهوە چەند حاڵاتێکی لە لی دەماخۆوانی لێکەوتەوە لەوەی ڕێک دوایەوەی بەدۆدەچن کرا دەرکەوت لە ڕێی کاهویەکە و لە ڕێستۆرانێکەوە توش بووە سێهام پاکردنەوەی بە کۆمەڵێ مادە بۆ نمونە سۆدا بۆ نمونە خوێیا و ئەمانە تاینا سۆدە و خوێوانە هەیە بە تایجیژەکان تای خۆی مادەیەکی دیتەرجنتی بە قۆتە راپە کیمیاییە دوای ئەوەی تر سەلامەتە سرکە چۆنە بۆ سرکەش هەر ڕەنگی هینەکە و تێکیە بەڵام سرکەش هەمان مەبدەئی خوێەکەیە کە تۆ خستی بینی بەکتریاکە کوبڵی پیسەکە و دەرەو ناوی تێکەیت و لە ناویە بە دکتۆر قەت خزمێکی خۆت خاصن ئەوانەی تۆزێک بەتەمەنن ڕوبەڕووی ئەو قسە نەبوویت و توی کاکە وەڵڵاهی ئەم دکتۆرانە دنیایان لێ کردوین بە چەرمی چۆلەکە ئەمەڵە ئەوە مەخۆ ئەوڵە ئەوە خراپە ئێستا جەناب باسی وتی ئەم سەوزەیە بێ بزانی سەرچاوەکەی کوێیە ئێستا کەسێک لە ماڵەوە دانیشتووە عەرەبانەیە دێت سەوزەکە ئەفرۆشێ بوونە ئەم چوزانێ لەکوێ بەرەماتوە بە چ ئاوێ ئاودراوە یعنی ئایا خەڵک بترسێ خەڵک دەست بگرێتەوە لە شتانە نەیخوایان چی بکە بەڕاست ئەوەی تر پاکێجەکەی کە لە ئەوروپا بژی دڵنیای کە لەوەی کە سەوزەکە پاک لێرەش ئەم ڕیسکای من قبوڵە هاتوو یانە بێ نەیخۆم یانە بێ تەسلیمی من بۆ نمونە ئەزانم فڵان منتیقا سەوزەی بیتیان هەیە منتیقەی بیتی بازیان تۆ دڵنیای جاران ئەو مامە پیرەی کە ئەو پرسیار لە منەکە لە ساسە سەوزەکەی پاک بوو ڕاستە ئیتر ینی موقعەکەی گۆڕێ پرسیارە دکتۆرکان بەنسبەت تعلیبۆ قوتوی بڵین تعلیب تا چەندێک ئەکسپایر خەتەرە ینی تۆ ماسیەکەکە لە قوتوویەکە ئەیخۆیت ئەکسپایر بوو بێ بخورێت یان ئاەت بەروارەکەی چەندێک نزیک بێتەوە خواردنی باشە یا خراپە بەڵێ کان فود ئەوەی کە پێوتێت تعلیب کان فود لە عالەمە ڕێگەیەکی باوێ بۆ پاراستنی خۆراک چونکە مرۆڤ زۆر جار خۆراکی لێ زیاد بوو و داهێنانێکی علمیش بۆ کە لەم بوارە کراوە یەکەم لە 100 دڵنیابی کە ئەو تعلیبە هەوایتیانە بوو بێ واتە هەوا هۆکارێکی گەورە و گران بەهێزە بۆ گەشەی بەکتریا دووەم دڵنیابی لە پێکاتی دەرەوەی ئەو بۆ نمونە ماسیەکە یاخود ئەوانەی کە لە قوتونراون ئەگەر شێوەی لەشی بڵێن شێوەی پێکاتی دەرەوەی ئەو قوتووە تێک چوو بوو یعنی ئەمە عملی ئیفساد بڵێ خراببوونی بۆ نمونەکە قوپا بوو ئەوە بە کاریگەری کارلێکی کیمیایی خۆراکەکە و بەکتریاکە ئەو غاز نەماوە ئەو نەقوپاوە یانە لە دەرەوە زەبری بەرکەوت بێ ئەوە احتمالێکی کامە بەس تۆ بێت احتمال دابنی بە کاریگەری خراببوونی قوتوەکە دەبە لێرا ڕادی کەواتە ئەگەر چوینە مارکێتێک ئەو شتانی لە قوتووایە ئەگەر قوپا بوو نەچی بەلای نیکڕین بەهیشەوە زۆر باش ئەگونجە کابرا خۆی دڵنیای بکەوتە خوارەوە قوپاوە بەڵام توی هاوڵاتی ئەبێ هەمیشە ڕێگە سەلامەتەکە پاشان بەروار چکە بەڕاستی کۆمەڵێ مادەی خۆراکی پارێزەرمان هەیە دوای لێکۆڵینەوە دەرکەوتووە مەسەن لە ماوەی ساڵ ئەوەنەیە دەستەکە بە تەحەلول لەگەڵ بڵێ کارێک لەگەڵ گۆشتەکەیە کارێک لەگەڵ ئەو مادەکەی پینە زینکە بە تایبەتی لەگەڵ مادەی قوتوەکەیە بۆیە زۆر گرنگە تاریخی زۆریش نزیک نەکرێت بۆ نمونە هەستەکەی هەفتەیەکی ماوە شتێکی ماوە لە بازار هەڕاجەکەن بیزەبت وەلا هەموو گرنگتر کۆمەڵێک قوتومان هەیە زەروفی خەزنی هەیە یعنی ڕاستە ئەمە لە قوتونراوە بەڵام نابێت بە خۆرادامرێ نابێ دۆشاوە مەسەرەن نابێ ظروفی خەزنەکە شەر گرنگای نەشت ئاوی معدەنی شەروایە کاتۆر بیزەبێت بە تایبەتی ئاوی معدەنی لەگەڵ پلاستیکادا ئەرێ ئاوی معدەنی ئەگەر لەگەڵ تشکی خۆرە پلاستیکە پۆلی ئەسیلین دروستەکە و کارلێک دروستەکە بۆی نابێت لەگەڵ تشکی خۆرابێ بۆیە زۆربەی کارتۆنەکان مقەبان بۆەوەی کە هین نەبێ ڕاستە خۆبەری نەکەوێت کاک دکتۆر ئەو شتانی کە لە قوتووان ئەگەر ضرور بین بیکڕین ینی بڕیارە و ئەوە ڕسکەکەی و یان ئیتر جۆری ژیانەکە هەر شتێکە فاسۆلیایە کە دۆشاوی تەمە هەر شتێکە باشتر وایە ئەوانە بکرین کە لە قوتووە پاکێزجین کراون و هەڵگیراون یان لە پلاستیک یان لە شوشە طبیعی شوشە
باشترینە پاش ئەوان قوتو پاشەوە پلاستیک و بەعام لە قوتوراوەکان ڕێگەیەکی سەلامەتن لە جیهانە بۆ بەکارهێنان ئەو زۆر بە وڵاتانی ئەوروپی هەر لەسەر خواردی لە قوتوراوەژین و FDA ئەمانش لە نەتەوەی گرتوەکان مەسەرەن هینیان کردووە ئەپروڤیان کردو FAO ئەوانە بەڵام خە پرسیارەکە لە ئەو خواردنێ دێ بۆ ئێمە ئەو کوالیتی دێ بۆ ئێمە بۆیە ئەبێ دامەزراوەیەکی گەورە هەبێت لە هەموو وڵاتێکە دامەزراوی سەلامەتی خۆراکەیە ئاژانسە وەکو چۆن وەزارەتێک هەیە لە هەموو وڵاتێکە هەیە بەداخەوە ئێمە ئەم ئیشی ئەم ئاژانسە گەورە دراوەتە دەست لیژنەیەک لە قایم قامێت لە پارێزگایەک لە شوێنێک ئەو هەمیشە وتومانە ئەو جەدەلەیەکە لە کوردستانە ئەیڵین تا ئێستا جسمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یەکەی نقصانە یەکەی سەلامەتی خۆراکە کە ڕێکخەری بینی وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی سەحە و وەزارەتی بازرگانی چکە سەلامەتی خۆراک بەشێکیشی ئابووریە تۆ ناکرێت بڵێ وڵا فڵان گۆشت خراپە و زەرێکی ئابووری گەورەبەی لە وڵاتی خۆمان کە لە کاتێکە بەور مناڵی مریشکی خۆمان خراپە ئەی تۆمە زەرە دەهات و چەند هەلی کارۆمانە گەینی علمێنیش دوانە بێ فڵان توێژینەوە وای بوتووە بۆیە ئاژانسی سەلامەتی خۆراک ڕێخەری بازرگانیە تەندروستیە کشتتوکاڵەکە ئەمە نیمانە ئەمە بەڵێ هەندێک جار ئەو وتەی جرابت کە فەرمودکارتوەر ینی زۆر جار ئێمە زەرر لە شتی ناوخۆی خۆمانەیەین سەبوونە ساڵانە باسەکرێکا کە ئەم شووتیانە سروشتی نییە ئەو وایە کاکتۆرشتیوە هەیە ینی دیعای و ڕکلامی زۆر خراپەکرێ بۆ شووتی خۆمان داوایەکێکە لە ئیشی کاربەدەستانی ئێمە یانیەکێکە لە مەهامە گەورەکانیان کە بەڕاستی چەندێک ئاسایشی نیشتیمانی گرنگە ئاسایشی خۆراکیش گرنگە پرسیارە بکەم ئێمە کاتی خۆی باسی تیرۆر و داعش و کۆمەڵک بابەت دەکرا ئەوەی ئێستا حکوومەت با لێرە باسکەین بابەتەکە سیاسین ینی واقعی باسکەین ئەوەندی لە دەستگا ئەمنیەکانە پارە سەرفەکە بۆی ئاسایشی خەڵک پارێزراوە بێ کەمە جێی دەستخۆشیەوە نیە ئایا بڕای ئێوە گرنگ نییە هێندە زیاتریش لە ئاسایش لە ئەمنی خۆراکە سەرف بکرێ بۆی خەڵکێکی تەندروست هەر حکومت خۆی بۆ جێ دوای بۆ سەرف ناکاتەوە هەموو وڵاتانە بەو شێوەیە یعنی لە هەموو وڵاتانێکی ئەوروپیش نەخێر میسر بۆ نمونە ئاژانی سەلامەتی خۆراکی خۆی هەیە دوبەی هەیەی ئەوانی کە تۆزە گرۆین کانترین مەسەلەن ئەمان هەمویان هەیەە بۆ پێشنیارتان نەکردەوە بۆ حکومەتەوە سەدان کۆنفرانس و سەدان لوتکی تەندروستی کراوە من بانگێش کراوم لەو باس کراوە و عینوانێکشان دروست کرد لە چەند کابینەی پێشووە ئاژانسی دەرمان و خۆراکی هەرێم هەر بە عینوان ماوەتەوە و جێبەجێ نەکراوە بەڵامی تۆخۆوە بابەتەکە سیاسیە یەک چەم گرنگە ئێمە دوو ئاسایشی خۆراکمان هەیە و سەلامەتی خۆراکمان هەیە ئاسایشی خۆراک بریتە لە دابینکردنی خۆراکی پێویست بۆ هەر تاکی خەڵک بەڵام چەندێکی گرنگ هەیە هاوتای ئاسایشی خۆراکە گرنگە ئەو خۆراکی ئامادەیەکەی سەلامەت بێ تەندروست بێ بچکە ئاگینا بۆ نمونە چەندین قەیرانێتە وڵاتانی تووشی وڵاتانی گیان بووە کە کۆتاترینیان کۆرۆنا و حربی ئۆکرانیا بوو کە دەرکەوت کە چەندێک خۆراک گرنگە بۆ نمونە هاچووی وڵاتان نەما تۆ بۆ ئەکتیفای زیاتی و هەبێ ئێستا بۆ نمونە الحەمد لە هەرێمی کوردستان ینی خۆشیێنی هەیە ئەکتیفای زیادی هەیە لە مریشکە بۆ نمونە لە هێلکەیە لە مەسەر لە پاتاتێ ئەمانە گرنگە مادەم ئیکتیفاو هەیە بەڵام ئایا چەند کێڵگەمان هەیە ئایزۆ هەیە کۆمەڵە شەهاداتمان هەیە شەهادەتی سەلامەتی خۆراکن تۆ لە خۆتەوە دڵنیایی کە ئەو ئاوەی دایەنەی ئەگەر ئایزۆی هەبوو چەند ئاوێکمان هەیە لە سلێمانێ بوونە یەک و دوان ئایزۆی هەیە من تا ئەو دوانە مابن مەسەل ئاوی کە ناکرد سێم ناکڕی مەسەل هێلکەش ئای نەشت کۆمەڵێک بۆ نمونە حکوومەتی هەرێم ئیجباریەکە لەگەڵ بازرگانێکە ئەگەر بتمێ ئاو بێنم لە دەڕێی وڵات ئیلاوێ و ئاوە بێنم کە ئایزۆی هەبێ بزن ناخۆی ئەگەر کارگەی دروستکەم ئیجبارم ناکە ئایزۆی هەبێ بۆیە لە مەسەلەن لە وڵاتانی ئەوروپا مرجێکی کێشخانەیە کە شەهادەیەکی سەلامەتی خۆراکی بێ ڕاهێنان ترینین بکە بە هەموو کارمەندەکانی خۆی سەلامەتی خۆراکی بۆ نمونە کارمەندێکە بێ کە لە چێشخانەیە وەعی ئەوەی هەبێ کە دەستی برینار بوو نابێ ئیشکالە چێشخانەکە ئەگەر نەخۆش بوو نابێ بێتەوە ئەوانە هەمووی بودجەی گەورەی ئەوێ و ڕاهێنانی ئەوێ نابێ هیچ کارمەندێک لە خۆیەوە لە چێشخانەیەک ئیشکا یاخود شێفێک نەزانێ هەموو شێفێک لە وڵاتانی ئەوروپا ئەبێ سێ چوار شەهادەی هاسە بوو GMP وڵات کۆمەڵە شەهادەی سەلامەتی خۆراکن قورسی ژنین هەموو هەر شەهادەیەک لەوەیە بە هەفتەیەک بە 10 ڕۆژ تەواوی و کۆرسی چڕ ئەمانە لای ئێمە نییە
یاخوا دەست خۆش پرسیار نەماوە با لەوە زیاتر کاتی جەنابەت نەگرین لە خزمەت ئێمە زۆر خۆشحاڵ زۆر بەڕێز ئەرکان منوچەر پشکنەری نێودوڵەتی سەلامەتی خۆراک سپاس بۆ ئێوە هیوادارین حکوومەتی خۆمان و کوردی خۆشمان بتوانێت سوود لەو تاقە و توانە و بڕوانامە و ئەزمونانی جەنابەت هێتە هەر حیبرون عەڵەوەڵق نەمێنێتەوە ئەو خەڵکی ئیسفادەی لێ بکا بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵ بووین دەخوا بەخێر بێت سەرچاوەکان خۆی گەورە ڕۆژان لە حافظ بخوان مامۆستا شێخ فاتح وابزانم پێویست ناکە بچینەوە لای شێف دیار قسەی هەمومان لەگەڵا کردوانە بەس مەگەر کامێرەکە ئەو شتانە پیشان با کە وردەوردە حازرێنەکە شێف دیار باسی کۆمەڵک گینیشی کرد کاکتۆر نەزەمەکەی زۆر لێ نەبوو ئەو با بڵێن بڕوانامە نێودەوڵەتی وشانە تۆ لە هەرێمی کوردستان ینی شتی وا هەیە سەلامەتی شتیوە بڕوانامی وات هەیە من باسی تۆکەم بەڵە هەیە من خۆشم هەمە و ئەوانی کە لە سلێمانی شێفەکان زۆرنی زۆری هەیەە بەڵێ هینا خۆیشمان هەیە هی عراقوان هەیە هی نێودەوڵەتیشمان هەیە دەستخۆش ئەمە شۆربای برنجەکەی حازر بەڵە بەڵێ بەڵە یاخوا دەست خۆش ینی جەنابەت هێندە زۆرە بڕوانامە زۆرە شێف دیار من تقریبا 9 بڕوانامە وەرگتووە دوان ماشەڵڵا جواران نێودەوڵەتی بوو ئەساح جواران نێودەوڵەتیە چواران نێودەوڵەتی پێنجیشان ناوخۆیە بەڵێ ماشەڵڵا و زیاتر لە 21 ڕێزلێنانیشم هەیە هی دەرەوە خۆڕایی نییە پەیام کاکە شێف دیاری کاگە خواردنەکانی وەنیە زۆر باشە هاوڵاتیان و بینەرانی ئێمە ئەحتیمالی تەواتی بکەنە سەرشان کاک شێخ وردەوردە ستودیۆی گوڵستان بۆ جەنابەت بەجێ بێڵین من کۆتایی بە بەرنامەکە بێنم ئەی بۆ ئەمڕۆ تۆ دوعا ناکەیت وەڵڵاهی کاک شێخ ئەو بەس لە تۆ جوانە لەوانەیە بینەران و بیسەرانیش حەس بە دوعاکانی جەنابەت بکەن خۆوەریگرێ لێمان ئینشاءالله خۆشەویستان بەم ئەندازەیەش ئەڵقەی ئەمڕۆیی گوڵستان هاتە پایان تەنها کۆتا بڕگەماوە ئەویش کە دوعاکانی مامۆستای خۆشەویستمان جەنای مامۆستا شێخ فاتح بۆ هیوایی کە هەمومان بە دڵ لەگەڵی ئامین بکەنەوە بەڵکوم خۆی پەروەردگارمان خاتە بەریەکێک لەو دوعانەی کە جەنابی مامۆستای کات و ئێسش ستۆدیۆ بۆ جەنابی مامۆستا بەسەکانە خۆش بێ دەسە خۆش بێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين يا ربي خوايا أو رجاني كجناه من زور كرت كغافل بوين كتمنيك من لغفلته بآقايا بسربرت ظلم من لخومان كرت ظلمك كهرجيس قربونا كريتو إلا بعفو مغفرة لخوش بونيتو نبيت بهشتك تعويزي أو ناكريبو إيما شكا عمره كمان ناقرين ريتو بو أو روجاني كغافل بوين كتاوان بار بوين كجناه من أنجام داوا بەڵام تۆ زاتێکی ئەوە نەغەفور و ڕەحیم و لێخۆشبووی گوناهەکانی ئەگەر تەوبەی نەسوح بکەین و بگەڕێنەوە بەلای تۆ تەواوی ئەو گوناهانەشمان بۆ گۆڕی بەچاکە خوایەکی کەریم بەدەسەڵات بەهێز خوایە بەڕەحم کە ڕەحم و بەزەییت پێش غەزەب و تووڕەیی و ئینتیقامە کەوتووە ڕەحمانێک زاتێک کە ئەم زاتە لێ خۆشبوونی بۆ عەبدەکانی پێخۆشە نەک سزادان ئیلاهە العالەمین لێمان خۆش بە عەفومان کە و هیدایەتمان زیاتر بدە یا ڕەب دڵمان ڕۆشن کەرەوە هەموو براو خوشکانەی تا ئێستا تەوبەیەکی نەسوحیان نەکردووە خوایە تەوبە بخەرە ناو دڵیان گەڕانەوە بۆ لای خۆت بخەرە ناو دڵیان شیرینی تەوبە بخەرە ناو دڵیان یا ڕەب چێژی شیرینی ئیمان بکەن چێژی شیرینی ئیمانمان بەش بدە یا ڕەب یا ڕەبی خوایەکیان ئەگەر چێژی ئیمان و چێژی عیبادەتەکان زۆر بێ لە لامان
زیاتر تۆ پەرستین. ئەو چێژەش ڕەحمێکە کە خۆت ئەینێریت، بەزەییەکە کە خۆت ئەینێری یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان، دڵمان بە نووری ئیمان ڕۆشن کەرەوە، نووری ئیمان لە دڵمانە کەم نەکات، بنە بڕ نەبێ یا ڕەب العالەمین. نووری ئیمانمان بۆ زیاد بکە، تەوفیقاتی خۆتمان بۆ زیاد بکە، خۆت کۆمەکیمان بکە یا ڕەب، داوای کۆمەکی و ئیستیعانە هەر لە تۆکەین، پشتمان بگرە یا ڕەب العالەمین، هێزمان پێ ببەخشە هەتا ئەو ڕۆژەیە گەڕینەوە بۆ لای تۆ، ئەو سەعاتەی ئەگەڕینەوە بە لای تۆ، سەعاتی عاقبەت خێری بێ بۆ ئێمە، سەعاتی گەیشتن بە لیقای زاتی گەورەی ڕەب العالەمین بێ بۆ ئێمە، سەعاتی گەیشتن بە فریشتەکانی ڕەحمان و ڕەحیم بێ بۆ ئێمە یا ڕەب. یا ڕەبی خوای گیان، سەعاتی گەیشتن بە فریشتەکانی عەزاب و ئینتیقام نەبێ یا ڕەب، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان، ئیمانی کامڵمان پێ ببەخشە، حیا و حورمەت و دین و ئیمانمان بپارێزە، هەموو ئەو ئازیز و خۆشەویستانەی هەر دوعا و پاڕانەوەیەکیان هەیە دوعاکانیان گیرا بکە، ئەوانەی مناڵیان نییە مناڵی ساڵحیان پێ ببەخشە، ئەوانەی هاوسەرگیریان نەکردووە کەسی باش بە نسیبیان بکە، ئەوانەی هاوسەرگیریان کردووە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان، هەر کێشەیە لە هاوسەرەکانیانە هەیە، هەر تەبیعەتێکی خراپ لە هاوسەرەکانیانە هەیە، یا ڕەب العالەمین ئەو تەبیعەتیان بگۆڕە، هەڵسوکەوتیان باش بکە یا ڕەب العالەمین، سەقامگیریان بکە لەسەر باشی و ئیخلاص و چاکی یا ڕەب العالەمین، لەسەر دڵسۆزی و پابەندبوون بە ئەخلاقی بەرزەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان، گەنجەکانمان هیدایەت بدە، کوڕکچەکانمان هیدایەت بدە بۆ باشترین ئیمان و دینداری، علم و زانستیان زیاتر فێر بکە یا ڕەب العالەمین، تەوفیقاتی خۆتیان بۆ بنێرە و ڕەوشت و ئاکاریان لەم ڕۆژگارە خراپەیە بپارێزە، گەنجی ئەم ئومەتە بپارێزە یا ڕەب العالەمین، سەرفرازمان بکە، وڵاتەکەمان یا ئەرحەم الراحمین، کوردستانە خۆشەویستەکەمان، عێراق و ئەم ناوچەیە هەمووی بپارێزە یا ڕەب العالەمین، لە شەڕ و لە فیتنە و لە بەڵا و لە موسیبەت، هەرزانی و فەرحانی بخەرە وڵاتەکەمان یا ڕەب العالەمین، خۆشەویستی بخەرە ناو چینەکانی ئەم نیشتیمانە خۆشەویستەمان، ناو خەڵکی ئەم وڵاتە خۆشەویستەمان، ناو موسڵمانانی ئەم کوردستانە خۆشەویستەمان، ناو ئەم میللەتە ستەمدیدەی کە 100 ساڵ لە ژێرستەم و زوڵم و ستەمی زاڵمەکانە ژیانی بردەسەر و سپاس بۆ خوای گەورە کە ئازادیمان دەستکە و بەرقەراری بکە یا ڕەب العالەمین، ئەم ئازادیەمان بەرقەرار بکە یا ڕەب العالەمین، کاربەدەستەکانمان بە ڕەحم و بە بەزەیی بکە یا ڕەب العالەمین، بەرامبەر میللەتەکەمان، میللەتەکەشمان بکەرە میللەتێکی نمونەی ئیلاهی العالەمین، جارێکتر نەبینەوە ژێردەستەی زاڵم و ستەمکاران یا ڕەب العالەمین، جارێکتر نەکەوینەوە ژێردەستی داگیرکەرانی ئیلاهی العالەمین، ئەم سەربەخۆییەمان بپارێزە و زیادی بکە بۆمان یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان، هدایەتمان زیادر بدە، هیدایەتمان بە یا هادی یا هادی یا هادی. یا ڕەبی خوای لە دایک و باوکەکانمان خۆش بە، ئەوانیان کە وەفاتیان کردو خوای لیان خۆش بە، عەفویان کە ئەوانشیان ماون یا ڕەب العالەمین، سەقامگیریان کە لەسەر ئیمان و ئیسلامەتی و لەش ساغی و دوور لە بەڵایی یا ڕەب العالەمین، لە هەموو بەڵاکانی ئەرز و ئاسمانمان پارێزە و حەسەنەی دنیا و ئاخرەت بڕێژە بەسەرمانە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين 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 يا مجيب السائلين. يا ربي خوايجان أم كان على آزز وخوشويستو أم برا آزسانش يا رب العالمين، كلام كان على ياكاركن سرفرازي دنيا وقيامة بنو رزق الروزي وبركتي خوتيان بوزيادك. اللهم آمين. سبحان ربك رب العزة عما يصفون، وسلام على المرسلين، والحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.